لێ بردراوە یەکگرتو 1445 دەنگی لێ بردراوە گۆڕان 11829 دەنگی لێ بردراوە 16600 دەنگ لەم چوار لایەنە بڕاوە 16493 دەنگی خراوەتە سەری شێتی نیشتیمانی کوردستان ئەوانە بە بەڵگە و لە بەردەستمانەیە کە سنووقێکە بێت تەنها یەک ئیستیماری 902 هەبێ 902یەکیانەوە بە ئێمە لە سلێمانی وشی تریان نردوو بۆ بەغا داخڵکراوە ئێوە بە تەنها ئەم سکاڵاتان تو بۆ نمونەت ئێوە لە سکاڵا تۆمارەکەن ئێوە پێشتر بەیانێکتان دەکرد چوارلایەنەکە پارتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ ئەی باشە لەم ڕەتکردنەوە ئێوە تەنها یان هەر چوارتانە ئێمە ئێستا لەگەڵ لایەنەکانی تریشا قسەمان کردووە ئەوە توانی لە لایەنەکانی تریش خۆیان بپرسی پێم وایە لایەنەکانی تریش دێنە سەرخەت بۆ ڕەتکردنەوەی ئەو ئەنجامانە چکە ئەم ئەنجامانە بێژگە لە دزینی دەنگەکە هینێکی تریشی تیا با بڵین کاریگەریەکی سلبی تریش دەخاتە سەر ئەوەی کە دەنگدانەکە ئاوسێنێ و نرخی کورسی بە ناتەبیعی بەرزەکاتەوە ینی لە 28500 ئێستا نرخی کورسی بەم قیاسە بێچێتە 29000 شتێک ینی ئەم بەرزکردنەوەی ناسروشتیە لە پرۆسی هەڵبژار ئەگەرم بۆ نمونە ئێوە سکاڵا تۆمارەکەن ئەو ڕێکارە قانونیانی کە خۆت باس کردی نەبەر ئەمانە نەتیجەی نەبوو یانەکە نەتیجەکان وەکو انتخاباتەکانی پێشتر بوو 21 کە باسانە کرد چی هەنگاوێکی ترەگرن نەبەرانی بەتەمای چیترن هەڵوێستی دوایەوەتان چی ئێمە لە ئێستا ئەوەی کە هەیە ئەمە سکاڵای پێ ناوترێت تانەیە لە ئەنجامەکان نەکرێتە بەردەمی دادگای تەمیز ئێمە هەتا دەرگایەکی یاسایی و مەدەنی ما بێ لێ دەین بۆ هەر باسێکیش خواسێک ئەو کاتە قسێکی ترەکەین نەتیجەکەی تەمەنای ئەوەکەین دادگا ئێسیجابەی هەبێ هەموو جارێگەمە لە دەرگای دادگاین معلوماتی کۆمسیۆن ئەوترێت تەنها لە سلێمانی سکاڵا هەبووانی ئەو تانوشتانانی لێ هەبووە لە جنەکەی بەڵێ چۆن بەڵێ هەبووە چۆن ئەوانە ڕقم من داخل کراون لە سایتی کۆمیسیۆنیشا هەیە سە من ژمارەکان بە دقیقی نازانم بەڵام پرۆسی هەڵبژاردن بە گشتی لە عێراق و لە کوردستانیشا بە تایبەتی پرۆسەیەکە کۆمەڵی کێشە و مەشاکل و نەخۆشی تایە ناوی دووبارە دەنگدانی دووبارە فشارکردن لەسەر دەنگدار گۆڕینی دەرئەنجامەکان ئەمانە هەمووی کۆمەڵی کێشە و مەشاکلن لە زۆربەی زۆری شوێنەکانی عێراقا هەیە و لە کوردستانیشا هەیە لە پرۆسەی یەکەم و تاوەکو کۆتایی دارێت تا ئێستا ئێمە تەمەنای ئەوەکەین دادگا ئیسیجابەیەکی باشی هەبێ تەمەنای ئەوەکەین جارێ ئێمە یەکەم جار با بڵین جەختمان لەسەر ڕۆڵی دادگایە لە ئێستا بارسێ پارێزگاکە چەند کورسیێناوە لە سلێمانیش بە تایبەتی کە 12تان هێناوە خۆتان پێتان وا بوو ئەبێت چەند کورسی بێنن ئێمە لە سلێمانی بە ئێستحقاقی خۆمان 11 کورسیە ئێستحقاقی خۆمان 11 کورسیە یعنی 11 بۆ 14 کورسی بوون بەڵام چاوەڕێی کۆمسیۆنەکەم بۆی لە تانەکانتان وەڵامێکتان کۆمیسیۆن نەماوە لە کۆمیسیۆن نەماوە لە دادگا مدەی بۆ دانراوە ئەمڕۆ پێنجشەممەیە جومعە ئۆتڵەیە شەممە نەشر دەست پێەکە یەکەمە یەکشەممە دووشەممە سێ ڕۆژ لە دوای ئاخر نەشرەوە کە دووشەمەیەواتە سێشەمە و چوارشەمە و پێنجشەمەی داهاتووتر دوامۆڵەتە بۆ تەقدیمکردنی تانە بۆ دادگای تەمیز لە دوای دووشەمە و سێشەمە و چوارشەمە و پێنجشەمەمان هەیە لە یەکێک لەو سێ ڕۆژاتانی خۆمان تەقدیمەکەین بەڵگەکان کۆکەینەوە ئێستا لە دوای ئەوە ئەو دەستەی دادوەریە کە لە دادگای تەمیزە پێک دێت لە سێ دادوەری بەڕێز کە ئیشەکان بۆ حەلکردنی ئەم کێشە و مەشاکلانەی دوایی کە ئیخێتە بەردەستیان ئەوان بۆیان هەیە لە دوایین ڕۆژی تانەکانەوە تا 10 ڕۆژە بێ وەڵام بنەوە و ئەوە بێتە نەتیجەی کۆتایی لای کۆمیسیۆن هەموو سپاس کاتمەگەتی بەڵێ چیا منە گەڕێمە سۆدیۆ بۆ لای تۆ ئەمە ئەو زانێرە بوو کە ڕێکخەری ژووری هەڵبژاتنی بزوتنەوەی گۆڕان باسی کرد کە ئەوان ئەنجامەکانیان قبول نییە و ڕەتی دەکەنەوە و سکاڵاوە تانێشە گرن هەفتەی ئایندەوە خۆی باسی کرد چکە پیان وایە و ئەنجامانە و ئەو کورسیانی کە ئێستا لەسەر بزوتنەوەی گۆڕانە بۆ نمونە کە ئەوترێت کە 12 کورسی کۆمیسیۆن ڕایگەاند و ئەمان دەڵێن مافی ئەمان 13 کورسیە و باز دەکەن کە دەستکاری دەنگەکان کراوە نەک بە تەنها بزوتنەوەی گۆڕان لایەنەکانی تری وەکو پارتی و کۆمەڵ و یەکگرتو کە خۆی بە ژمارە باسی کرد ئەم تانانی ئەمان باسیەکەن تا ئێستا تەنها بزوتنەوەی گۆڕانە لەبەرەوەی ئێمە هەوڵێن سێلایەنەکەی تر یەکگرتو و کۆمەڵ و پارتی دیموکراتی کوردستان زۆر بگرین بزانین ئەوان ڕێیان لەسەر ئەم نەتایجە چیە و دوجارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان چکا زۆربەی تۆمەتەکان ڕوبەڕووی ئەوانە نێرمان لە شاری سلێمانی سوپاس کاک عەزیز دێمە لای جەنابەت بزوتنەوەی گۆڕان بە فەرمی ئەنجامەکە ڕەتەکاتەوە ئایا لێکەوتەکانی چی دەبێت؟ بێگومان ئەمە هەمان ئەو پرۆسەیەکە لە 92 تام لە حزەیە ڕوەدا ئەویش ئەوەیە کە
بەداخەوە لە کوردستانە هەڵبژاردنێکی پاک و بێگە ڕوونا و ئەمە گەر بەڵگە هەبێ یا بەڵگە نەبێت لە کوردستانە بە حکمیەوەی کە ئەحسایەکی دیاریکراومان نییە بە حکمیەوەی کە کوردانی ناوچەکان دێنەوە ئەم هەرێمە بە حکمیەوەی کە وشیاری دەنگدەرمان نییەوە ڕەنگە دەنگدەرێت 2000 دەنگ باتەوە یا 3000 دەنگ باتەوە بە حکمی لە ناو هێزی سەگدار و کۆمەڵێک ئەو شوێن و شار و شارۆچکەکانە بۆیە بەردەوام وکوتمان ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکی پاک و پێگەردانین ئەمە هیچ گومانیتیان نییە لە دوای ئەمە قسە لەسەر مۆزوع بکەین کە لە ئێستا چێکرێ دیارە یەکێک لە هێزە سەرشەکان کە بزوتنەوەی گۆڕانە تانەی هەیە لە مۆزوعە وەکوتم هەموو هێزێک مافیەوەی هەیە تانەی هەبێت لە مۆزوعەکان وەکو بەڵام ناخۆشبەختانەوەیە کە تەنها لە منطقەی سلێمانیە بە تەسەوری من کە من تەزویر تەنها لە لەحزەی هەڵبژاردن نابینم بەڵکو لە پێش هەڵبژاردن نابینم ئەو لەحزەی کە ئابووری سەربەخۆ نەبێ میدیا سەربەخۆ نەبێ هێزی چەکدار لای خەڵک نەبێ بەڵکو لای هێزی دیاریکراو بێ بێگومان دڵنیام لە هەولێر دووە کشە تەزویر کراوە چونکە شار و شارۆچکەی وای تایە لە منطقەی دووە کە سەتاسەتی دانەکانی هێناوە لە کاتێکە بارگای حیزبەکانیشی لێ ئەندامی حیزبەکەش دەنگی ناوە کەواتە کێشەکە لێرەدا ئەمەیە ئەوتم لە ماوەی 4-5 ساڵی ڕابردووە تەنها و تێبینیم هەیەوەیە کە هەموو ئەو گرژی و یاخود ئەو قبول نەکردن یا ئەو تانانە هەموو یەکەوێتە لە منطقەی سلێمانیەوە ئەمەش بەشێکی تەبیعیە چونکە لە پرۆسی دیموکراسی ئەمە تەبیعیە بەڵام خاڵی گرنگ ئەوەیە لێرە ئەوەیە کە تر لەمە دوا هەستەکەین ئیتر ئەمە درزێکەوتنەوە ئەو ڕێکەوتنەوە درزێکەوتنە ئەو هێزەی کە بەتەنیا لە ناوچەیەکی دیاریکراوە حکومەکە لە هەولێری شەدەنگەکان بەرەو ژوور بۆتەوە و لە سلێمانیا کەس ناتوانێت پارێزگار بەتەنیا بەرێ لە هەولێریشا بە هەمان شێوە ئەمە وای کردووە کە ئەم هەڵبژاردنە زۆرێک لە دڵخۆشیتیایە بەوەی کە هەستەکەی دەنگدەرێک هەیە ئەتوانێت شوێنەکانی خۆی بگۆڕێەوە عقوبەی هێزەکان بە ئەمە بەشێکی ڕاستەکە بزوتنەوەی گۆڕان ئەم تانانە هەیە بەڵام بەشێکی ئەوەشی من ڕەنگە لەگەڵی لەبم بۆیە کە ئەم هێزڕۆک و هێزەکانی تر هێزێکە کە ڕەنگە بەڕێکەوتنی لەگەڵ پارتیا تۆزێک دەنگەکانی کەمی کردبێ ئەوە ڕەنگە برادرانی گۆڕان خوانی اعتراف نەکەن چونکە نزیکبوونەوەی پارتی لەگەڵ گۆڕانە زۆرێک لە کەمی دەنگەکانی خواست ئەگەر بەشێکی تەزویج بهستەهم زۆرێک لە خەڵکی دەنگی گەڕان بێتەوە بۆ یەکێتی ئەمانە هەموو زۆرە جوڵەیەکن وەکو وتم بەڵام بە شێوەیەکی گشتی لە چوارچێوەی هەرێمی کوردستان هەمویانین بەڵکو لە ناوچەیەکی دیاریکراون با چاوەڕێ ئەو بکەین بزانین دادگا چی دەکاوە ئومێد دەکەم ئەمە تەشەنووزی سیاسی تون دروست نەکاوە کاک عەبدوڕەحمان خەلیفە بەپێ ئەو زانیارانی کە لای جەنابتە بە حکومیەوەی شارەزایی بواری هەڵبژاردنیت دادگا چ ڕێکارێک دەگیرێتە بەرامبەر بەو تانانەی کە بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە تانەی هەیە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان و دادگا چ ڕێکارێک ئەگرێتە بەر لە بەرامبەر کۆمسیۆن یاخود لە ڕووی یاساییەوە بزوتنەوەی گۆڕان دەتوانێت چی بکات لە ڕووی دادگاوە؟ وەکو ئیش و کارەکان کە چۆن لەسەتە پێشەوە سەرەتا تەبعەن شەکوا هەیە واتە سکاڵا هەیە سکاڵا کە تەقدیم کراوە لە کاتی خۆی دەورەکەی تێپەڕی ئەوە لە کۆمسیۆنە ئابێت لە پاشان لە دەروەوەی کۆمسیۆن وەکو زەمانەتێکی قەزایی ئێستا بۆ هەموو قوارێکی سیاسی هەیە ئەگەر بڕوای بە دەرەنجامەکان نەبێ یا بڕوای وا بێ کە سەختەکاریە کراوە بە تەئکید بۆی هەیە کە تەقدیمیش سکاڵا بکە دژی بڕیاری ئەنجومەنی کۆمیسارانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن ئەو دەستە قەزایش کە وەکو باسمان کرد لە سێ دادوە لە محکەمەی تەمیزی کوردستان پێکاتووە ئەویش هەڵەستەیە بە تحقیقکردن لەو مەوزوعە و ئەگەر مستەمسەکاتی باش تەقدیم کرابێ و ئەگەر دلیلی باشە بێ بە تەئکید ئەو دادوەرە بەڕێزانش بە تەئکید تحقیقەکەن لە پاشان بڕیار دەرەکەن لەسەر ئەوەی ئایا ئەو سکاڵایە یا ئەو تانەیە لە بڕیارەکە لە دەرەنجامەکان ڕاستە یا ڕاست نییە ئەوە وەکو وتم تحقیقە کرێەوە لە پاشان بڕیاری لەسەر دەرەکرێت. بەڵای کاک عەبدوڕەحمان تۆ شارەزایەکی بواری هەڵبژاردن خوێندنەوە چیە کە لایەنێکی سیاسی و بەشدار و بەشداریەکی کارای هەیە لە هەڵبژاردنەکانە بە ڕەسمی ئەنجامی شاری سلێمانی ڕەتەکاتەوە؟ حەقی خۆیەتی هەر لایەنێکی سیاسی دەرەنجامەکان ڕەت بکاتەوە حەقی خۆیەت شتێتی کە ڕێڕەوی یاسایی بگرێتە بەر بۆ ئەوەی کەتانە بە هەر بە پێی یاسای کۆمسیۆن و بە پێی یاسایی هەڵبژاردنیش ئەو مافەدراوەتە هەموو خوارێکی سیاسی بۆی هەیە بکاوە و زەمانەتی قەزایش لە عێراقا حەقێکی دەستوری هەموو خوارێکی سیاسیە یا حەقێکی دەستوری هەموو کەسێکە بە تایبەتی هەر کاندیدێکش ئەگەر بخۆی بە مەحدود بزانێ بۆی هەیەوە لە ئەخیریشا مسادقە لە هەیئەی قەزایەکەەوە ئەکرێ بە پێچەوانەی دەرەنجامی پەرلەمانی عێراق کە ئەبێ مسادقەکە لە محکەمەی ئیتیحادیەوە بکرێ ئەو لەوێ ئەکرێ بەڵام بەنسبەت ئەنجومەنی پارێزگاکانەوە تەنها مسادقە لە پاشەوەی کە مەرحلە و قۆناغی تانەکان تەواو بوو خۆی مسادقە لەسەر دەرەنجامەکانەکە و ئەوە حەقی هەموو خوارێکی سیاسیە حەقی خۆیانە کە تانە بن و محکەمەش ئەمە یەکلا ئاکاتەوە واتە دەستە دادوەریەکە ئەمە یەکلا ئاکاتەوە ئایا
شەکواکە ئایا سکاڵاکە یاتانە لە دەرەنجامەکان ڕاستەیە ڕاست نییە ئەواگرێتەوە بۆ دادگا. بەڵێ کاکامەران دێنە لای جەنابەت هەمان پرسیار لە بەڕێستە کە مەک ڕۆژنامەنووسی خوێندنەوە چیە لەسەر ڕەتکردنەوەی ئەنجامەکان لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە وایە کاردانەوەی دەبێت یاخود بە چیەوەیەک دەبێت. وەکو ڕێخەری ژووری هەڵبژاردننی وزنەوەی گۆڕان ئاماژێ پێەیە پێشوەخت ئەمانە جارێت تەعنە تانەیە ڕەتکردنەوە زیاتر نزیکمانەکاتەوە لێ کە ڕەفزی ئینتیخاباتە بکەین هەموو ڕێگەکانی یاسایی و مەدەنیش ئەگەر نەبەر من پێم وایە بزوتنەوەی گۆڕان و هەموو هێزە سیاسەکانی کوردستانیش لەسەر ئەوە کۆک بین کە هەموو ڕێگاکانی مەدەنیەت هەموو ڕێگە یاساییەکان بگرینە بەر بۆ ئەوەی کە بگەینەوە ئەنجامی کە خۆمان پێویستمان پێێتی من لەگەڵ ئەوانیم کە نەک هەر بزوتنەوەی گۆڕان بگرێ هیچ هێزێکی لایەنێکی سیاسی لە کوردستانە پەنابەرێ بۆ توندوتیژی یاخود بۆ پشێوی خستن لە ناو کۆمەلگایە پێشم وایە بزوتنەوەی گۆڕان مافی خۆیەتی ئەگەر هەستی بەوە کرد بێ یاخود بەڵگەی لەلا بێت کە 370,000 دەنگی بۆ کرابێت بە 359,000 دەنگ بۆ ڕێگە ناشەریانی کە ئێستا لە ئارادایە و باسی لێوە ئەکرێت تانەی لێ بگرێت و هەموو ڕێگە یاسانش بگرێتە بەر کە مافەکانی دەنگدەرەکانی بێنێتە کایەوە چونکە ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان لە هێز و لایەنەکانی تری جا ئەکاتەوە ئەوەیە کە هێزێکە ئۆپۆزیسیۆنە هێزەکە ناتوانێت سازش لەسەر ماف و دەنگدەرەکانی بکات هەر بۆیە پێم وایە لە چەند ڕۆژی داهاتووە بزوتنەوەی گۆڕان هەموو ئەو ڕێگە یاسایانە ئەگرێتە بەر بۆ ئەوەی کە بە دەنگەکانی خۆی بگاتەوە. بەڵێ کاک بەکرد قبول ناکردنی ئەنجامەکان یاخود تانەدان لە ئەنجامەکان لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە بە تایبەتی لە شاری سلێمانی ئایا قبول ناکردنی ئەنجامەکانە یاخود وەکو خۆیان باسیەکەن تەزویر کراوە. من ناتوانم لە جیاتی هیچ لایەنێکی سیاسی قەرار بدەم داخۆ تەزویر کراوە یان ئێمە وەکو چاودێر دیوی دەرەوەی ساحەکە دەبینین بەڵام ئەوەی کە هەیە قسەکردنە لەسەر دووشتی ئەساسی هیچیان کە کاتێک لایەنێکی سیاسی نتیجەکە ڕەت دەکاتەوە مادام قەزا حزوری هەیە لە 2000 قەراری نهایی بعد دەگەڕێتەوە بۆ قەزا دوای ئەوەی کە قەراری نهایی دەردەچێت هیچ هێزێکی سیاسی ناتوانێت لە پشتی ئەو قەرارە هیچ هەنگایەک بنێنە لەسەر مستەوای شاری ینی حتا هەنگایی مەدەنیانەش بێتە سەرجادە پێچەوانی حکومە چونکە تۆ دەتوانیت لە بەرامبەر قەرارێکی سیاسیدا لە بەرامبەر مووقیفێکی سیاسیدا ئادای ئەمەلێکی قانونی حکوومەتدا تۆ با بڵێن جوڵەیەکی مەدەنی ئیزرابێک یا خۆپیشاندانێکی بەڵام کە هاتە سەر ئەوەی تۆ ڕێوشێنی یاسایی گرتە بەر ئیلتیجات کرد بە قەزاوە ئەو کاتە چاوەڕوانی حکمی قەزا دەکەی کاتێک کە قەزا حکمی با دەردەکات من نازانم قەزا تا چەند لە هەولێر دەتوانێت بێلایەن بێ من ئەم قسەیە دەکەم بەو معنایی نا ینی بەو لایەدا دای دەشتێنێت کە تەزویر کراوە یان نەکراوە بەڵام یەک نقطە هەیە لەبەر ئەوەی قەزا لە هەولێر لە ناوچە نفوزی پارتیە پڕبەدڵ هیوادارم پارتی وەکو هێزێک کە دەسەڵاتی هەیە لەو دیوێ بە سوڵتانەوە تەسیل لە قەزانەکە قەزا بە بێلایەنانە قەرار بدا ئەوەی یەک نقطەی دووەم کاتێک کە قەزا قەراریدا هیچ هێزێک لە خارجی قەزا حکمی قەزا ناتوانێت بژوڵێ من بە یەک ملا حەزەی تر دەمەوێت بۆ جەناب بڵێم ئەویش ئەوەیە کێشە و ئیشکالیەتی هەڵبژاردن و ئەوەی کە پێی دەڵێن تەزویرات لە کوردستاندا بە تایبەت و لە ڕۆژهەڵاتی ناوەڕازدا بەگشتی ئیشکالیەتەکە بۆ دوشتی ئەساسی دەگەڕێتەوە هیچیان وەکو وڵاتانی پێشکەوت و تەکنۆلۆژیا مساعید نییە بۆ ئەوەی بێ یارمەتیدەری دەنگدەر بێ کە فێڵی لێ نەکرێت ئەویش ئەوەیە لە هەموو وڵاتانی پێشکەوتو کە تەکنۆلۆژیا دەوری ئەساسی دەبینێ ئەو ڕۆژی ئیفرازی ینی ئەد و فەرزی دەنگەکان دەکرێت ئەو ڕۆژە بە سەعات مەودانیە لە نێوان ئیفرازی ئەوەلی و ینی ئەدوفەرزی ئەوەلی و تەزدیقی نەهایی بەڵام لە وڵاتی ئێمە کاتێک کە تۆ سندوق لێرە لە هەولێریش نادەچێتە بەغدا کە ینی تو بە هەزاران مۆزەف دێ ئەدوفەرز دەکاتەوە جارێکی دیکە ئەم لیژنە چاودێریە ناتوانێت زامن بکرێ بەڕاستی لەبەر مامۆستا کامەران مامۆستا بەکرد ببوورە هێزێک کە بێوێتانە بە واگەرتانەکان سەرکەوتو نەبوو یاخۆت ئەنجامی نەبوو چیتر دەتوانێت بکات دوای ئەوە لە ڕووی قانونیەوە ناتوانێت چەنگاوێکتر بنێ مادام قەزا یەکێکە لە وەسیلەکانی ڕەتکردنەوە ئیلتیجا نەکا بە قەزا ئەوە ناقانونی ئیلتیجای کرد بە قەزاوە دوای بڕیاری نهایی قەراری قەزا باتە بۆ هەمووان ینی باتە بۆ هەمووان کە دەڵێم هەمووان مەبەستن بە سوڵتای بە دەسەڵ مؤسساتەکانی حکومی و بۆ هەموو منەظەماتی مجتەمەعی مەدەنی و حزابی سیاسی بەڵێ لەگەڵمان دەچینە لای دکتۆر هاشم لە شاری دهۆک دکتۆر گەرگوێت لە من بێت کۆمیسیۆنی باڵا دەڵێت لە شاری دهۆک و لە شاری هەولێر هیچ سکاڵایەک تۆمار نەکراوە هەڵبژاردنێک کە بۆ پەرلەمانی عراقەوە بۆ انجومەنی پارێزگاکان تێپەڕبوو بێت و بۆ فراوانی سروری جوگرافی ئایا دەکرێت سکاڵا تۆمار نەکرابێ و هەندێک لەلایەنەکان باس دەوە دەکەن کە سکاڵیان تۆمار کردووە
حقیقت ناخوازم لسر در انجامت وی پروسه گلک گنگشی بکم ابتنی من اتخوازم بیجم کو هیچ هلبجاتنک لروشالات ناوین و ولات دشنی پیگشتی نینه یا بگر بیتو یا پاقش بیتن وی کدا لورا از بینم کو ابتنی اف گنگشه و اف فشار کرد سر باجر سلیمانیه همیشه انجام وی فشار و وی ناکوکیه دنابرا تفگرا گورانو ایکتیان نیشیمانیا کردستانی دا الهفلير ودهو كيب وكو همي دافلنديشي تزوير وسختكاري هاتي كرن الديف رادو الديف حجم هر دافلكي والديف او تصريحات او كاريت هاتينا راغاندرش لاي هزو لاين السياسي و يعني التزويرات وسختكاري بجلك رنگات تكرن چل دمه هلبجاتنا و چل پشتینگی اجبر وی که زامنک بوی چندینی نکو افروکا ام بیجین سختکاری الهرمی نهات کرن اجبر کو حتی نها نه کمیسیون بخو یا سربخو یا بشوی که رها 100% اجبر کو پرانیا فرمان بری تو اشلاء حزب سیاسی و تداخلات هنا و مایتی کرن هنا دا صلاة دادوری الهرمی کردستان یا سربخونیه هز و لشکر و هز النافخوی و همی دست حزب سیاسی دایا اجبر وی که ام نکانین بیشین کوینه و 100% تزویرات نهات یکرن چه هفلیر بی چه دوگ بی چه سلیمانی بید تزویرات دهیت کرن یعنی چند تکنولوژیا پیش کوید بو نهیلانا تزویر و ساختکاریت مسئله هلبجاتنا دا البرانبر دا دیان فیر و حیله بازی و ساختکاری و جی بشیوه که مدرن والگرید الگل پیش کفت ناوی تکنولوژیای لورا از تأکید السروی جانبید کم که دویتن پتر تکنولوژیا پتر هیزن وکو بیشن چافدیر نیف دولتی رول خود وی بیاوی دا ببینین جواکا مدنی میدیای آزاد اوه همی اکر بکارن رولکی سرکی ببینن دکنه یا مدیدر بوی چنده که خلقی که هشیار کن لبرانبر وی تزویرات وی سختکاریه دکتۆر هاشم باز دەواکەی کە دەستگای قەزایی یاخود کۆمیسیۆن ناتوان سربەخۆ بن یاخود سربەخۆنین کاتاگەر لایەنێک تانەی هەبێ ئایا ئەنجامی ئەبێت؟ از تأكيدم كر كوميسيونا بالا هالبجاتنا الباريزجيت هرمي يا سربخويا بالا يعني دا صلاة داتوري يارمتي دربا يا سربخويا با از تأكيدم دا انجامت بوزاتيف هبن كو جهة رازمندية همي لاين السياسي بايا لاين السياسي الهفليري ودوك استابتي دوك بيجم چندين اسكالا تماركين حتى يعني از تشتكي سرمایه يعني حتى نهاد بيجن دوكي چه اسكالا نهاتينا تماركين بلكو جالك اسكالا هاتينا تماركين ل في چندي دا همشين بيجين كو جوري وان اسكالا بلا دكتور كو تأثيرات وان بلا دكتور وان كا چند البرچاوال گرتنا کمیسیون اوه دنگ خوابی تو کاریگری خوابی. بلا دکتور کواتا ڕای جنابت چییە لەسەر ڕەتکردنەوە یاخود تانەدانی بژوتنەوەی گۆڕان کە دەڵێت ئەنجامەکان دەستکاری کراوە باز دەوە کە تەنها ئەنجام بژوتنەوەی گۆڕان دەستکاری نەکراوە هەندێک لە لایەنەکانی تیش دەستکاری کراوە کاتە ڕای بەڕێزت لە باری تانەکەی بژوتنەوەی گۆڕانەوە چییە؟ حقيقتك الفيري هي دبيتن يا برجاوي مهمي لاين السياسي أول الدم فرسكرنا دنگان الروجا يكما هالبجاتني دم ماوي هالبجاتني بكوتايتد فرزك دهيتا كرنا بجني فرزي أولي يعني يا سرطاي أبا همي أرقام ورجاء دنگا دهنا تمار كرن وبأما دبونا همي جافدير وكيانات السياسي ليه دبيتن همي لاين السياسي خل أنجامت فرمي بقرن يتهالبجاتنا كيشما أفيا كو جورا متمانة وجورا ثقة وباوري نينا تنابرا في ماوي حتى جيتا ماوي برياردان بشيوكي رسمي لورا كيشاكا الفي ماوي دسكاريت انجاما دا تذكرن وبنبتني فان هالبجاتنا بلكو هالبجاتنا بيسويكي نهجي چندين چندين جوازي هبون دنابرا انجامت روجاي كم يسرطاي وانجامت رسمي بەڵێ دکتۆر دێمەوەلات کاک دەشتی جەناب دۆک چاودێرێکی نێودوڵەتی لە هەڵبژاردنەکاندا ڕاتچیە لەسەر هەڵبژاردن لە شاری هەولێر و ئەوەی بینیتان لە شاری هەولێر ئایا هەڵبژاردنەکە ئەوەندە ئاسایی بوو تاوەکو هیچ تانێک لە هەڵبژاردنەکان نەدرا یاخود ئێوە کە لەوێ بوون ئایا هەستان کرد کە تانە دراوە لە هەڵبژاردنەکان لەلایەن لایەنە سیاسیەکانەوە؟
هیچ گومانی تێدا نییە ینی پرۆسی هەڵبژاردنە سەرتاسەری عێراقەوەها بە ئازادانە تێپەڕ نابیتن. ئێمە دەزانین کە دەسەڵاتی سیاسی حتا دەسەڵاتی لەسەر کۆمیسیۆنی پارێزگایەکان هەیە. ئەو فەرمانبەرانەی بەشی زۆریشیان کە لەسەر بنکەکانی دەنگدان و لە ناو بنکەکانی دەنگدان چاودێری یان ئیشرافی پرۆسی هەڵبژاردن دەکەن ئەمانەش تا ڕادەیەکی زۆر باش بێلایەن نین کەواتە لە کۆی ئەو هەموو کێشەیە کە باسی دەکەین ئەکیت گرفت هەر دروست بووە بەڵام دەکرێت ئەگەر تانەیان نەکرد بێتن یان سکاڵیان تا تۆمار نەکرد بێ ئەو کاتە هەڵەیەک دروست بوو بێت لایەن لایەنەکانی سیاسی بە تایبەتی لەوەی کە لە هەمان ڕۆژ پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و پرۆسەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەیەکەوە بوون ئیمکانە ئەمە کەم تەرخەمیەک و نەزانینێک بێ لە چاودێرەکانی کیانی سیاسی کە مافی سکالا تۆمارکردنیان هەیە لەوەی کەم سکالایەکان تۆمار کردبێ بەڵام تۆمارەکەیان لەسەر پەرلەمانی عێراقی کردبێ لەسەر هەرێمی کوردستان و لەسەر پارێزگاکان نەکردبێ ئەگەر نا هیچ گومانی تێدا نییە هیچ پرۆسەیەک کە هەڵبژاردن ئەنجام درراوە لە 2005ەوە تاوەکو ئەمڕۆ لە هەرێمی کوردستانی شەوە نەکرد لە عێراق بێچێشە و گرفت نەبووە سەرنج و تێبینی زۆری لەسەر بۆ ئیشکالیاتی شە بۆ و هۆکاریش زۆرم بۆ ئەو بابەتە. بەڵێ لەگەڵما بمێنەرەوە کاگازیز زۆرینیان باسییان لە بابڵین سەرنجیان هەبوو لەسەر ئەنجامەکان و ئەوەندەی ئاگادار بیت کۆمیسیۆن بە یاسایەک بەر لە هەڵبژاردنەکان ئەنجامی کۆتایی ناوەندەکانی هەڵبژاردننی پارێزگاکانی کۆتایی پێنات جگەل لەو سندوقانی کە لە بابڵێن شەکوای لەسرە کەواتە بۆ ئەنجامی پارێزگاکان دوای ئەنجامی پەرلەمانی عێراق کەوت. ئەوەی ئەمە ئیشکالە قوڵەکەیە کە مادام کۆمیسیۆن سەربەخۆ نەبێ بەردەوام تۆ دەبێت ئەم جۆرە لە حیلە و ئەم جۆرە لە هەڵز بەز و دابز لە ئەن نەتیجەکانە ببینی بۆیە بەردەوام وەکوتم مادام ئەمە هەموو مارکۆکین لەسەرەوەی کە چکاک دەشتیش باسی کرد برادران بەعام بە شێوەیەکی گشتی هەڵبژاردننیی پاک و بێگەر لە کوردستانە ڕووی ناوە لەبەرەوە تۆ بێ مەترسی ئەوە بکەی بالفعل بۆچی لەکە هی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پێشترەکەوێ لەگەڵ هەڵبژاردننی پارێزگاکانە ئەمە گومانە قوڵەکە لەداتە دروست دەکات ئەمە هیچ گومانی تێدا نیە ئێمە ناتوانین قەنەعەت بەوە بێنین کە لە عێراقەوە لە کوردستان هەڵبژاردنێکی پاک و بێگەر ئەنجام درێ ئەمە بەردەوام ئێمە وامان لەکە کە گومانمان هەبێت لە سەربەخۆ نەبوونی کۆمیسیۆن بەشێکی تریشی بریتە لە نەبوونی دادگا ینی بە هەمان شێوە مەزایەتر شەکواکەی یان هیچ هەر تێبینیەکەت هەیە چێتەوە دادگا من تەسەوڕەکەم دادگاش لە وڵاتە سەربەخۆنیە ئەوی کاک بەکر باسی کرد پەیوەند مەسەلە ئیقلیمەکان کاریگەری ئۆتۆی هەیە ئەمانە هەمووی کاریگەری ئۆتۆی هەیە لە کوردستانە سەرباری هەموو تێبینەکان ینی ئەوە ئیشکالە قوڵەکەیە کە تۆ لە ماوەی 4 ساڵات تۆ مافادێتە خەڵک دەنگدەرانی خۆی نوێنەرانی خۆی هەڵبژێرەیە کەسی بەم شێوەیە فێڵی تیاب کرێت کە ئێمە لە چ ماڵوێرانێکی گەوراژین کۆمەڵگە ئێمە بەردەوام فێڵێکی گەورە لە دەنگدەرەکانە کرێ ئەمە ئیشکالە قوڵەکەی کە من پێش نەتیجەکانەکەم بە حکومی کەوتم من هەڵبژاردن و تەزویر پێش پرۆسی هەڵبژاردن نەک دوای هەڵبژاردن پێش ئەوە بە گەورەترە بینم بەشێکی ئەوەی کە ئێستا بینین لە ئاستی قبول نەکردنی لای برادرانی بزوتنەوەی گۆڕان ڕەنگە ئەمە دروست بێ کە مافێکی شەرعی خۆی بێ بەڵام بەشێکی ڕەنگە پەیوەندی لەو چاوەڕێیانە گەورەیە و بێکە بۆ سلێمانی کرد بێ ینی تمۆحێکی گەورەی دا بە جەماوەری خۆیان کە سیمان ئاهەنگە گەورەکەی و پارێزگار لە ئێمەیە ڕەنگە ئەمە من نازانم نەتیجەکە گوتم پێش هیچ شتێک ناکەم ئیشی من نییە پێشی بکەم بەڵام نەتیجەکە چۆنە و تا چ ڕادێک مافی خۆشێتی کە ئارامیش باسی کرد بەڵام ئەوەیە کە گوتم ئەم چاوەڕوانێ زۆر گەورە بوو چاوەڕوانێ بوو کە زەماوەندەکە لە سیمان دەست پێکە کە ئێستا بینێ نەتیجەکە زەماوەندەکە دەستی پێ نەکردووە چونکە بە تەوافق ئەبێ پارێزگار دیاری بکرێەوە دەنگەکانی گۆڕان لەگەڵ یەکێتی یەک کورسی فەرقە ئەمە تووشی شۆشی کردووە ئەم هێزە تووشی شۆکەوە تا ڕادێەوە کوتم ڕەنگە تێبینی لا دروست کرد بێ ئەمە ئیشکالە قوڵەکەی ئەجینا بە شێوەیەکی گشتی وکوتم هیچ گومانم لەمە نییە لە ناوچەکانی ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقشا بە شێوەیەکی گشتی تەزویراتیش دەکرێت و مافی خەڵک پێشە دەکرێت بە 1000 و 2000 و 3000 ئینسان لەم وڵاتەیەەوە مافی دەنگدانی هەیە تۆ بەم شێوەی بەری کە ئێمە ئەمان خاتە بەردەم ئەوەی کە ئێمە لە چ ماڵوێرانێکی گەوراژین کە تاکە شتێکە هاوڵاتی مافی ئەوەی هەبێ بریتێ لە پەنجەمۆرکردن و بۆ دەنگەکانی ئێستا میاری پێکرێ بۆیە پێمان وایە لە کوردستان و لە عێراقا پرۆسی دیموکراسی زۆر ئەچێتە دواوە بەم هەنگاوانە بەڵام هەر چۆنێک بێ پێویستی بەوەیە کە بە تەوافق ئەم هێزانە بتوانن مامەڵێکی عەقلانی بکەن و پرۆسی دیموکراسی لە کوردستانی عێراق لە هەم پێشە شتێکەوەیە ئەوە گرنگێکی حکومەکە ئەوە گرنگەوەیە چۆن حکوم دەکرێت لەم هەرێمە مادام وای لێ هاتۆکە ڕێژەیەکی زۆری دەنگەکان وای لێ هاتۆکە لە ناوچەکانە بە تەوافق ئەکرێ ومێد دەکەم ئەو تەشنوزانەی کە لەم ناوچەیەشا هەیە بە شێوازێکی عەقلانی مامەڵەی لەگەڵا کرێ ئەم هێزە سیاسەنە بە شێوازێکی عەقلانی مامەڵە بکەن و پارێزگار بەڕێوە بەرنەوە بتوانن هێمنی بۆم ناوچەیە بەڵێ کاک عەزیز کاک کامەران ئیسحاق کاک دەشتی سدیق لە شاری هەولێر وەک چاودێرێکی با بڵێن نێودەوڵەتی هەڵبژاردنەکان باسی لەوەکە کە ناوی دووبا و ناوی مردووە ئەوەی کە ئەوان باسییان کرد و دەنگدانی دووبارەوە
چەند جار ژمارنەوەی دەنگەکان و تەخیرکردنی ئەنجامەکان ئەوانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە مەسەرەن تانە هەبێت لەسەر ئەنجامەکان یاخود با بڵێن گلەی و گازندە لەسەر ئەنجامەکان و لەسەر کۆمیسیۆنە بێت بەڕێزت وەک ڕۆژنامەنووسێک ڕات چێ لەسەر ئەو تێبینانی کە باسی کرد. من هاوڕام لەگەڵ بەڕێزکاک دەشتی ئەوەی ڕاستی بێت ئێمە لە پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراقیش هەموو جارێک ڕوبڕووی ئەوە ئەبینەوانێت کە نیەتێکی ناپاکەیە بۆ تەزویرکردنی دەنگەکان هەمیشە دەسەڵات لە هەوڵی ئەوەدا بووە کە دەنگی هاوڵاتی ئەم نیشتیمانە بێنرخ بکە هەمیشە لە هەوڵی ئەوەیە بووە هاوڵاتی ئەم نیشتیمانە بێ ئومێد بکات من لەگەڵ ئەوەیەم کە بڵێ دەنگی دووبارە بۆ وانێ دەنگی مردوو وجودی هەیە وە ڕۆڵێکی گێڕاوە لەوەی کە ببوورە پارسەنگی هێزێکی سیاسی زیاد بکات لەسەر حسابی پارسەنگی هێزێکی سیاسی تر و ئەو تانە و تەشەنەی کە بزوتنەوەی گۆڕانیش گرتوێتی و لە محکمەی تەمیزی کوردستانیش تاانەکان ئەخاتە بەردەم من زۆر گەشتبین نیم لە حقەتە ینی بەڵام وەکو کە گەشتبین نیم ئومێدێکی گەورەشم هەیە تەنها بۆ یەک جاریش بێ سەروەری بۆ یاسا بگەڕێنینەوانێ ئەو مافانی کە دەنگدەر هەیە بۆ لەوەی کە دەنگی داوە بە هێز و قوارێکی سیاسی مافەکانی بۆ بێتەوە دەنگ و هەمووشمان ئاگادارین مەسلەی ساختەکردن مەسلەی ئارەزومەندیمان بۆ ساختەکردن و گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردن ویستێک و ئارەزویکی شەڕەنجێزی دەسەڵاتە ئەبێ ئەم مۆدێلە بگۆڕێت ئەم مۆدێلش بەوە ئەگۆڕێت هەتا دەنگدەر بچێ بۆ سندوقەکانی دەنگان لەگەڵ و پرۆژەیە بڕوات پێم وایە ئەو مۆدێلە ئەگۆڕێت کا کامەران تا ڕادەیەک با بڵێن کورسی شارەکان دابش بوون بە تایبەتی لە شاری سلێمانی و هەولێر بە 50 زایدەن یەک ینی هیچ هێزێکیان ئەویان پێ ناکرد ناتوان خۆیان پارێزگار دابنن کاک عەزیزی باسی کرد کەواتە بێ ئاوپەیمانەکان لەسەر چ ئاستێک بێەوە ئەم هێزانە چۆن دوجار بڕیاریان لەگەڵ یەک ڕێبکەون کە پارێزگار و باوڵێنەکە ئیدارەکان پڕکەنەوە بە بڕوای من یەکەم هاوپەیمانی بۆ خزمەتی شاری سلێمانی و هەموو شارەکانی تر ئەبێ لە پێوەری بەرژەوەندی گشتی تاقە پێوەەر بێ بۆ کارکردن یعنی هەچ کاتێک بەرژەوەندی گشتی لەسەر ئاسی شاری سلێمانی دوهۆک هەولێر بە هەند وەرگیرا و مافی هاوڵاتیان و کارکردن بۆ شارەکان بە هەند وەرگیرا ئەو کاتە بەلامەوە گرنگ نییە چێ لەگەڵ چیا ئەبی ئەوەندەی بەلای منەوە وەکو هاوڵاتی شەم نیشتمانە بەلامەوە گرنگە کە هەم بزوتنەوەی گۆڕان هەم یەکێتی نیشتمانی کوردستان و هەموو هێزە سیاسەکانی تر لەسەر ئاسی سلێمانی و هەرێمی کوردستان هاودەنگ بن هاوڕابن لەسەر خزمەتکردنی هاونیشتمانی چووکە هاوڵاتی ئەم نیشتمانە گەلێک ماندووە گەلێک زۆر لەوەی زیاتر پێویستە کە ئێستا هەندێک لە هێز و لایەنە سیاسەکان شەڕی ئەوواکەن چێ چەند کورسی هێناوە چێ ستۆری هێناوە چێکەمی هێناوە گرنگ ئەوەیە ئەوە ئەنجامەکانە لەبەر دەستمانایە وەک خۆشت ئاماژە پێدا کەس 50 زائیدیەک بە تەنها تاو ناکات دیکەواتە ئەگەر هەر بڕیارە ئێمە پێیەکەوە کار بکەین با بەرژەوەندی گشتی مافی هاوڵاتی و هاونیشتمانی لە پێش هەموو پێوەرێک بێ بۆ دانوستان و هاوپەیمانی بەست بەڵام مامۆستا بەکردێمە لای جەنابێت بە بڕۆی بەڕێستان لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکانەوە تا چەند ئەنجامەکانی هەڵبژاردن کاریگەریە بێ لەسەر گۆڕانکاری لە بەرپرسیەکی ئیدارەکانە لە بەرپرسی ناحیا خود قامی قەزاکان ینی ئەو ئەنجامە کاریگەریە بێ لەسەر یان یاخود کاریگەری ناوێت بەتاکید کاریگەری دەبێت چونکە بەڕاستی لە ئەمە دووەمجارە هەڵبژاردننی پارێزگاکان دەکرێت بە تایبەتی دوای کە بزوتنەوەی گۆڕان دروست بووە و نەتیجانە ئەمن بۆ خۆم قەناعەتم وایە دوایتانە لێدانی بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانیش لە بەردەمی هەیئەی قەزایی و محکەمەی تەمیز ئەنجامەکان ناگۆڕن طبعا حتى لما سلي سلكي قزاج دا يعني استا همو ولاتاني اقليم وناوتشكا وامريكا شو صار يعني بريوه استقرار العراق براسي دبي قزاج بو اتجاه هذا بروك استقرار تيغنسي بويا من بيش الباسم كلك قراري قزاباتا دوای ئەوە هیچی تڕوونادە بە قەناعەتی من و بەڵام ئێستا لە ئێستا و معادلەکە گۆڕاوە یعنی ئەوەی ئێستا کەمەران برادران باسییان کرد معادلەکە لە ئێستاوە گۆڕاوە هەر لایەنە بەشی پشکی خۆی هێناوە بەڵام ئەم پشکانی کە لایەنەکان هێناویانە زۆرێک لە باڵانسی دروست کردو کە هەموو لایەک ڕازی بکە بەڕاستی چونکە لە دیسان دووبارەی دەکەمەوە لە وڵاتێکی وەکو کوردستاندا کە کەوتوتە ناو دەریایەک لە وڵاتی نادیموکراسی و کللتورێکی ئەنتی دموکراسی قورسە ئەتۆ یعنی ئێستا بکە کامەران باسی شتێکی کرد باسی نیەتی ناپاکی کرد لە هەڵبژاردندا پێش ئەوەی ئێمە باسی نیەتی ناپاک بکەین ئەرزی ناپاکەیە بۆ هەڵبژاردن یعنی هەڵبژاردن تۆ پێویست بەوەیە لە ڕووی شکلیەوە هەیئەتێکە تەبێ کاکە ئێمە تا ئێستا لەگەڵ بەغدا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە کوردستاندا بەسەربەخۆی دروست نەبووە ئەجا تۆ پێویست بەوەی بە دوو هەنگاوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن سەربەخۆ لە کوردستان دروست بێ دوو ئەم کۆمیسیۆنە لە هەیئەتێکی سیاسیەوە بکرێتە هەیئەتێکی قەزایی بۆ ئەوەی لەناو خۆیدا داوا بجوڵێنێ ئێزە ئیشکالەکە ئەوەیە هەتا داوا لەناو خۆیدا نەجوڵێن و نەبێت هەیئەتێکی قەزایی لەژێر کاریگەری و تەئسیراتی ئەحزابی سیاسی و سڵتەی سیاسی دەرناچێ ئەوەی ئێستا لە کوردستان ڕوویداوە لە نێوانی گۆڕان و یەکێتیدا کە ئەمیان لایەنێک تاوانبار دەکا ببوورە لایەنێک تاوانبار دەکا ئەمە جانبێکە بە جانبێکی تر ئەوەیە لەسەر مستەوای هەرێم بەڕاستی ئەوەی کە ئێستا ڕوویداوە باڵانسی
باسی هێز بە دیوێکی دیکەدا لە نێوان نیچێتی و پارتیدا کاتە بڕاوە کە بڕات وایە. تەوازونێکی دیکە ئیسیماعی کاتە دروست بڕات دەکات. وایە کە ئەگە کۆمیسیۆنێک با بڵین لە کوردستان دابنرێەوە سەربەخۆ بێت حیزبەکان ناتوان کاریگەری لەسەر دابنێن چاولێکە دووشتی ئەساسی دەتوانێت انتخابات بە نزیکی بێڵێتەوە یەکێکیان ئەو کۆمیسیۆنی کە دروست ببێتە هەیئەتێکی قەزایی طبعا کە باسی قەزا دەکەین لە وڵاتێکدا کە دەستور قانونی هەبێ دەوڵەی قانونی هەبێ کە تێیدا قەزا سەربەخۆیە طبعا ئەوەش ڕەنگە لێرە بابەتی ینی مەجای ڕوونکردنەوە نەبێ کە قەزا سەربەخۆ دەبێ کۆمیسیۆن بۆ خۆی هەیئەتێکی قەزایی بێ دوو تەکنۆلۆژیا مساعید بێ بۆ ئەوە بۆچی چونکە فاسکلەیەکی زۆر کەم لە نێوان دواساتەکانی دەنگدان لەگەڵ ئەدو فەرزی دەنگەکان و ئیعلانی نەتایجە بێ لەم وڵاتی ئێمەتان نەگەینە ئەو ڕۆژە ئەم ئیشکالەتانە هەردەبێت. بەڵێ بەڕێزان دەچینە لای بەڕێ سەباح بادیری بەرپرسی مەڵبەندی یەکگرتوو لە شاری دهۆک و هەروەها لە شاری هەولێر کاروانجەلال بەرپرسی هەڵبژاردننی مەکتەبی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان سەرەتا لە دەچینە لای کاک سەباح بادیری کاک سەباح سڵاوت لێبێ بەڕێستان وەکو بەرپرسی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی لە شاری دهۆک سەرنجتان لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن چۆنە؟ بشكل برزباهي خلق كردستان أهمية كين كو أفعل بجارتنا جال كو عندك كموسي هبونا بس احتمالش براوردی گل هر بجارتنا قد بري نكهت باشتر بونا جالك كموتي توي باشتر بونا بر چند اگر قد كو احتمال كوميسيونه وهر وصلان السياسي هاري كربون قال إيكودو أما وكو نتائج ديارة يقول سبب كردستان أكيد بحث بارزجاد وكيف كين الهر دو هالبجارتنا تشبو أنجمن النير العراقي وتشبو أنجمن بارزجاد هر دو كدنجت خوي زيادة كرين بريجا كاباش دنجت خوي زيادة كرين وهر وصا أو كرسي كده مدرس خوينا ديارة ديف شمجين هزرامه بونه چونکه راستی قاسم انتخابی کنه که 19000 طبیعی کو ابروی گرسم کردستان سه کرسی که دست خوینال پارزگاه دو که الپارزگاه دیجی اكيد يعني احتمال هاي ديف توقع منه بونه که بحث هولر و سليماني احتمال هاي ديف هزرامه بالا كاك صباح يقينا اواجه اگر خواب بالا كاك صباح پارزگاه دو که كان کو ابروکه هر دو کای زیاده کری كاك صباح کاته وکو یگرتوی اسلامی انجامکانی هەڵبژاردن تان قبوله ام كان بحث بارزجاد هو كيف كان ديارة او دنجت مبدا خوفا اينان انبر اوش خلال بريكارت مش ويزجها كهشتنامه كيمتر بونشوان دنگاوت كو هاتنا اشكرا كيران اعلان كان الكوميسيوني ديارة او دنج زيد جبر هند بونكو ما مثلا بريكار نبون او جهت كو يعني دنگ هاتنا وفارتن الدنگدان طيبات يت بيشمرجي تشل كركيكي بتشل بغداد بتشل انبار بتشل ميسل بتن او دنگ زيد بونا لو ما توقع ما دنجت مادي في حزب وعوامه كري ما دفما مقبوله او دنجت مبدا خوبيناي بەڵێ دەچینە لای کاکاروان سڵاوت لێبێ سەرنجتان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان و باز لەوە کرێت کە لە شاری هەولێر و دهۆک بۆچی هیچ شتانەیەک نەبووە لەسەر هەڵبژاردنەکان و کۆمیسیۆن باسی کرد و هەندێک لەلایەنەکان باز لەوەکەن کە سکاڵا هەبوو و کۆمیسیۆن باسی نەکردووە. سڵاو لە تۆش کاکچیا سڵاو لە جەنابیشتان و لە بینەرانی NRT دەمەوێت پێشەمو شتێک ئەوە ڕوون بکەمەوە من بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی لە قیدوی پارتی دیموکراتی کوردستان هەم نەک دەستگای هەڵبژاردن دەربارەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی ئێمە وەکو لە قیدوی پارتی دیموکراتی کوردستان سەرنج و تێبینیمان لەسەر پرۆسەکە بە شێوەیەکی گشتی پرۆسەکە لە کەشێکی ئارام بەڕێوە چوو و لەو شوێنانەی کە پێویست بوو کە سکاڵا بکەین سکاڵاکانمان لە وێزگەکان تۆمار کرد و هەروەها لە بنکەکانی زیادکردنەوەی دەنگەکانیش بە هەمان شێوە چاودێرەکانمان توانیان ڕۆلی خۆیان ببینن و لە هەر شوێنێک کە پێویستی پێبوویتن کە ئێمە توانیمان ڕۆلی خۆمان ببینین و سکاڵا لەسەر ئەو لایەنانە تۆمار بکەین کە جێی ملاحەزە ئێمە بوونە. سەرنج و تێبینی ئێمەیە پاش ئەوەی کە نەتایجەکان کە دەرئەنجامی هەڵبژاردنەکان کە کۆکرانەوە ڕەوانەی بەغداکران ئالەوێن دەرێ هەست بە جیاوازیەکی زۆر لە دەرئەنجامەکان دەکەین بۆیە سکاڵامان لەسەر ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تۆمار کردووە و داوای ڕوونکردنەوەمان لە مەجلیسی مفاوەزین کردێ کە ڕوونکردنەوەمان بداتێ لەسەر ئەو شێوازەی کە چونکە بەژێرە ئەو فۆرمانەی کە ڕەوانەی بەغداکراون بەژێرە ئەو فۆرمانە کە ڕەوانەی بەغداکراون جیاوازیە کەس پێ دەکرێتن لە نێوان دەنجی پارتی و دەنجی قەوارەکان لەگەڵ ئەو ئەنجامەی کە ڕاگەاندرەوە. بەڵێ کاکاروان کەواتە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕازین یاخۆت قبوڵتانە؟
کاکەچیا مەسەرەی قبولکردن و قبول نەکردن نیە ئێمە هەمومان پێکەوە سەرجەم حەزبە کوردستانیەکان و ئەحزابی دیکەی عراقیش پێکەوە بەشداریمان لە پرۆسەیەکی گەورە کردێک کە چێبڕچەی دەنگدانە بۆ زیاتر بەدەستێنانی کورسی ئەکید لە میانی ئەو پرۆسەدا سەرنج و تێبینیمان هەبووە و ملاحەزاتی خۆمان داوە و لە شوێنی خۆیدا باسمان کردووە بەڵام ئەوەی کە گرینگە هەڵبژاردنەکە کۆتایی پێهات ئەو ئەنجامای کە ڕاد دەگەێنرێتن چونکە ئەگەر بدایەتی ئێمە ملاحەزەمان لەسەری هەبایە ئەو کاتی هەڵوێستی خۆمان ڕدەگەیان بەڵام کە لە دەر ئەنجامە کۆتاییەکان ڕاگەیاندرا بۆیە سەرنج و تێبینی خۆمان لەو کاتە خستە ڕوو چونکە ئەو شێوە ئیعلانکردنەی کە ژمارەی دەنجی قەوارەکان لەگەڵ ئەوەی کە لە مرکزەکانی عەدل و فەرز بەتایبەتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجامی درا و هەستمان بە جیاوازی کرد بۆیە لەو کاتەدا داوای ڕوونکردنەوەمان کردی و سکاڵەمان پێشکەش کردیە و داوا دەکەین کە ڕوونکردنەوەی پێویست لەسەر ئەو شێوە دەنگدانە بۆ ژمارەکان لۆمان باز بکەن. بەڵێ کاکاروان ئەگەر ئاگادار بوو بیت ئارامی شێخ محەممەد بەرپرسی ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان باسی لەوە کرد کە دەنگەکانی پارتی لە سلێمانی با بڵێن لایەنێکەوە خورا بێت ئایا ئێوە خۆتان هەواڵەکانتان با بڵێن هاوڕەکانتان لە ناو پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی ئاگاداری بابەتێکی لەو شێوەی کردوون یاخود سکاڵاتان هەیە لەسەر ئەوە؟ بڵێ من ئاگادارم لەسەرەوەی کە لە سلێمانی شەواڵانی خۆمان سکاڵایان پێشکەش کردووە و لە شوێنەکانی دیکەی پارێزگەکانی عێراقیش بە هەمان شێوە سکاڵات تۆمار کراوە و چاوەڕێی دەرئەنجامی ئەو سکاڵایانە دەکەین و ئومێدەوارین کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئەو مەجلیسە دادوەریەی کە پێچی هێنایە بە ئێحتیمامەوە سەیری سکاڵەکانی ئێمە و سەرجەم لایەنەکانی دیکەش بکاتن بۆ ئەوەی لای هەموو لایەک ڕوون ببیتن و دڵنیا بین لەوەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بێلایەنە کار دەکاتن و کار دەکاتن بۆ ئەوەی کە مافی هەموو قەوارەیەک بداتن بە یەکسانی وەکو خۆی بەبێ ئەوەی کە هیچ لایەنێک دواتر تێبینی هەبێتن لەسەر پرۆسەکە. بەڵێ کاکاروان دێمە وڵات کاک عەزیز دێمە لای جەنابەت تۆک چاودێرێکی سیاسی ئایا پێت وایە سیناریۆکان چین بۆ ئەوەی کە با بڵێن حکومەتە محەلەکەی پێ دروست بکرێن بە تایبەتی لە شاری هەولێر و سلێمانی و ئایا پێ دوای هێزەکان کامیان لە کامیانەوە نزیکترن و ئەتوانن پێکەوە ئیدارێکی باش دروست بکەن ڕای جەنابەت لەم بە شێوەیەکی گشتی وەکو لە پرسیاری پێشوشا باسمان کردەوەیە کە هێزەکان بەتایبەتی لە هەولێر و سلێمانیە دەنگی زۆرینی ڕەهایان نەهێناوە و ناتوانن بەرپرسی پارێزگا بەرپرسی ناوچەکان برن بۆیە پێویستی بە تەوافقی سیاسی هەیە واتە پێویستی بە لێن نزیک بوونەوە هەیە پێویستە ئەم هێزانە لە ناو خۆیانە لە ناو ئەنجومەنی پارێزگایە بە تەوافق بێ بە دانانی پارێزگا و جێگر بێ و بە هەمان شێوە بە دانانی دەورە بێ بە 2 ساڵ جارێک بێت بە هەمان شێوە بە هەر شێوەیەک بێت گرنگ ئەوەی ئەم هێزانە بە شێوازێکی عەقڵانی مامەڵە لەگەڵ دۆخای بکەن وەکوتم بەتایبەتی ناوچەی سلێمانی زۆرێ لە ماندووبوون و زۆرێ سەرهێشەی ئەم هێزانە هەیە لەم ناوچەیە بۆیە پێویستی بەوەیە بە شێوازێکی زۆر عقلانی مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکەن بەشێکی زۆری ئەوەیە کەم ئەم نەبوونی بتمانەیە وای لە کاکە دوای بخا بۆ نەسا 8 مانگا حکوومەت پێک نهاتوە ئومێد دەکەم ئەنجومەنی پارێزگا بە زووترین کار بتوانێت کارەکانی بکە بۆی ئەم تەشەنوزە سیاسی کاریگەری ئەو تۆی نەبێت لەسەرەوەی کە پرۆسی سیاسی بەتایبەتی لە کوردستانە دوا بخا چونکە وتم ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ماندووبوونیشی زۆر گەورەیان و لە نەبوونی موچەیان و لە نەبوونی دەستگا بەڕێوەبردننی شار و شارۆچکەکانن ئەمە کاریگەریی ئەو تۆی هەیە ینی پێم وایە ئەم هێزانە پێویستان بە شێوەیەکی عقلانی مامەڵە لەگەڵ دۆخای بکەن و ئیتفاقی سیاسی بکەن و بە هەر شێوەیە بێ تەنەزول بکەن سیاست چیە جگەلەوەی کە تۆ تەنەزولەکەی شتێک دەبیت و شتێک دەدۆڕێنی ئەگەر پێ وا بێ هیچ ئینتیمە بۆ بەشێکینەوەی کە من لەگەڵی نیم ئەوەیە کە ئەم هێزانە هەمووی تانەی هەیە زانی ئەمە ئەڵێ هێزی وای ڕەنگە زۆری نشیە نابێ پێی وایە بۆی مادام تانەکەی تۆ بزڕێتەوە ئەوش لێ منیش تانەم هەیە ینی بە دۆخێکی دروستکرۆ کەس دیبیتی خۆی ناکاتەوە پێی وایە هەمیشە براوەیە ینی کەس لە وڵاتێ هەست بەوە ناکە کە لە دۆڕانیش جوانی هەیە بۆ منە لە هەڵبژاردنەکانی پێشەوە وەکو نوکتە وایە هێزەیە کورسیە نابوو بە لایەنگرانی خۆی و تەقی خۆشی ڕاگرن ینی ئەم هێزانە بەردەوام وەکو چییە بەردەوام خۆی بە هەڵگری حقیقەت دەزانێت بۆیە پێم وایە ئەمە سەرچاوەیەک بێ بۆی کە تۆ دیبیتی خۆت بکەیتەوە جارێکی تر خۆت تازە بکەیتەوە جارێکی تر بە زۆرێ لە جۆرەکان ئەبدەیتی خۆت بکەی بەڕاستی با بڵێن تانەدانی بزوتنەوەی گۆڕان کامڕۆ ڕایانگەیانتانیان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانێ ئایا با بڵێن لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە با بڵێن جۆرێک لە بارگژی دروست نابێ یاخود ئەم دوو هێزە زیاتر لە یەکتری دوور ناکەونەوە بم تەسەورەکەم لە ئێستا بە حکمی نزیکبوونەوەی گۆڕان و پارتی زۆرە لە دووکەوتنەوە ڕۆدا چۆن ڕوونادا بە تەسەورەکەم ینی ڕوویشی داوە بە حکمەوەی کە ئێستا یەکێتی لە ناو پەرلەمانەوەکو زۆرە لە دەنگ ئۆپۆزیسیۆن دروست دەکات یەکێتی و پارتی و گۆڕان لێک نزیکبوونەوەیشیان هەیە و لە ناو پەرلەمانە لێک نزیکبوونیان هەیە و بڕێنەدا حکومەت پێک بێنن و بە زۆرینەی دەنگ هەردوو لە حکومەتیان پێکێناوە ئێستا یەکێتی تۆزێک بە تووڕەبوونەوە لە ناو حکومەتە تۆزێک بە نیگەرانی و بەوە لە ناو حکومەتە بەشدارە و ئەگەر جەناب ئاگاداری بە شێوەیەکی گشتی بۆ منتیقی سلێمانی دروستێکە چونکە تەشەنوزە سیاسیەکەی نێوان گۆڕان و یەکێتی
هێشتا لە سلێمانی کۆتایی نهاتووە بۆیە باشترین شێوە ئەم دوو هێزە پێویستە لە ناوچەی سلێمانیە بە شێوازێکی عەقلانی مامەڵەکەن و بە تەوافقی سیاسی سلێمانی بەڕێوە بنەوە بەو چاوەڕوانی کە گۆڕان چاوەڕێکە کە پارێزگار بەرێکە پارێزگاری نەبردووە بۆیە بە شێوەیەکی گشتی ئەم هێزانە کە یەکەن 12 کورسی یەکەن 11 کورسی پێویستە بە تەوافقی سیاسی ناوچەی سلێمانی بە شێوازێکی عەقلانی و بەهێمنی بەڕێوە برن بەڕاست. بەڵێ کاک عەزیز دێمە وڵاتان کاک سەباح گەرگوێت لێم بە لە شاری دۆگ بەرپرسی مەڵبەندی یەکگرتوو کاک سەباح ئێوە تێبینی و سەرنجی ورتان لەسەر کۆی هەڵبژاردنەکە یاخود لەسەر کۆی ئەو هەڵبژاردنەی لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان ڕووی ئەنجام درا چییەوە بە وردی ئەگەر پێمان بڵێ. برون کەژیمە ئاماژە پێداکەم بەسێ پارێزگا دووکێ بوون و ئەو دەنگن دەستخۆبینەوە گوێگرتنە کوردستان دیف ینی هزرامە بۆ دیت پێش بینێت مەبوون کوانوان دەنگڵ دەستخۆ بینین هەروەکو ئەمە ئاماژە برون کە پێدا بەس ڕاستی هەکەم بەسێ پارێزگا سلێمانی بکەن پارێزگا هەولێر بکەن دیارە ئەو برای توێرە پتر احتمالات مطالع سەر يعني تفاصيل في موضوع خاصة سليمانية قالك ملاحظات هبون صار عندك يعني ويزقها صار عندك بنجها أن عندك دنجت ما يتهدنا خراب كرنان يتهدنا لودان لو ما في موضوع يعني احتمال هي حكى برايك سليمانية جابت باشترى بس أذكر بحسيت هو كيف كان وكواس بربرس مالبند دهوكي ومطلع صار وضع دهوكي حتى حدا كي أفدنجت بمدرسة خوينا ضيف توقع ما بولا تشوكو دنج تشوكو كرسي. بەڵێ سوپاس بۆ سەبا بادیری بەرپرسی مەڵبەندی یەکگرتوو لە شاری دۆک دەچینە لای بەڕێز کاروان جەلال کاروان بەڕای ئێوە لە شاری هەولێر پارتی دیموکراتی کوردستان نەیتوانیوە 50 زایدەن یەک بەدەست بێنێ بۆ ئەوی خۆی بتوانێت ئیدارەی مەحەلی لە شاری هەولێر پێک بێنێت کەواتە سیناریۆکانی پێکهێنانی ئیدارەی مەحەلی لە شاری هەولێر چۆنەوە ڕای جەنابتان لەم بارەیەوە چۆنە؟ کاکسیا بە حقیقت دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان گەواهی ئەوە دەدەن کە پارتی دیموکراتی کوردستان یەکەمی بێڕکابەر بووە و ئەوەی سەرنجەم و تێبینیم لەسەر ئەو قسەی هەواڵان و برادرانم کرد لە ستۆدیۆ لە لای جەنابتن پارتی دیموکراتی کوردستان هەرگیز ئیدعای نەکردێت کە براوەی یەکەم بێتن یان یەکەمکانی دەنگەکانی بەدەستێنا بێتن بەڵکو ئەنجامی هەڵبژاردنەکان ئەو گەواهەیە ئەوە دەسەلمێنن کە پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسەی هەڵبژاردندا یەکەمی پێشەوەی هەموو قاوارە کوردیەکانە و پارتی دیموکراتی کوردستان توانیەتی لەسەر ئاستی عێراق لە ڕووی دەنگەوە دووەم حەزب بێتن کۆی پارتی دیموکراتی کوردستان بەدەستی هێناوە سێم قاوارەیە بەڵێ کاکاروان ئێمە بەڕێز دەزانی کە پارتی دیموکراتی زایدەن یەکی بەدەست دێناوە ئەو هێزە کێیەکە لە پارتیەوە نزیکە و دەتوانێت ئیدارەی مەحەلی لە شاری هەولێری پێک بێنێ لەگەڵی کاکەچیا ئەو هەڵبژارنە بێگومان دووبارەی دەکەمەوە ئێمە سەرنجمان لەسەر شێوازی دابشکردنی ئەو کورسیانە هەیە بۆیە بە گوێرەی لێکدانەوە بە گوێرەی ئەو دەنگانەی کە ئێمە کۆما کردوتەوە لە وێزگەکانی دەنگدان کە بەراوردمان کردێت لەگەر ژمارەی دەنجی حەزبەکانی دیکە پارتی دیموکراتی کوردستان 13 کورسی بەردەکەوێت ئێستاش ئێمە برادرانی هەواڵانی خۆمان لە دیراسی ئەو مەوزوعدانە و بە دڵنیاییەوە داوای ڕوونکردنەوە دەکەین چۆن ئەو 13 کورسیە ڕاگەیاندرا ئەوڕۆکە بە 12 کورسی بۆیە بۆ ئایندەش ئەوە بۆ قیادەی پارتی دەگەڕێتەوە چۆن بتوانێتن بۆ ئایندە تەعامل لەگەر ئەو دۆخەنوێ بکاتن ئەگەر ژمارەکان بەو شێوەیەمانەوە دڵنیام لەوەی کە ئەگەر بە وردی تەماشای ئەو سکالانە بکرێتن و دەرئەنجامەکانی وەکو خۆی بگەڕێتەوە پارتی دیموکراتی کوردستان 13 کورسی دەبێتن بە دڵنیاییشەوە 13 کورسی واتە 50 زائیدێک ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان سەرپشک دەبێتن لەوەی چێ اختیار پێ بکاتن لە حکوومەتی ئایندەی مەحەلی. بەڵێ کاروان جەلال بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی پارتی لە شاری هەولێر سپاس بۆ بەشداری لەگەڵمان. بەڵێ بەرەزان دەچینەوە شاری سلێمانی پەیامنەرمانی من مەحموود لە شاری سلێمانی میوانی هەیەوە عەبدولوهاب عەلی وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی لەگەڵیەتی هێم سڵاوت لێبێت دەمانوێت ڕای وتەبێژی پارتی لە سلێمانی بزانین سەبارەت بە ئەنجامەکانی هەڵبژاردن. بەڵێ سامن لای وتەبێژی ئەنجومەنی
بەڵێ سامن لای وتەبێژی ئەنجومەی سەکردایەتی پارتی دیموکراتی کوردستانم لە شاری سلێمانی ئەمەوێ هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە تایبەتی وەربگرین بزانین ئەوان ڕێیان چیە لەسەر نتایجانە. کاک عەبدوڵوهاب ئەگەر یارمەتیم بی ڕێی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی لەسەر ئەنجامەکانی ئەنجومەی پارێزگای سلێمانی چییە؟ ڕێی پارتیمان ئێمە وەکو ئەنجومەی سەکردایەتی لە سلێمانی ئەو ئەکامانە بە حقیقەت لە ئاستی داوا و طموحیەمانیەوە هەستەکەین دەنگەکانمان کەمی کردووە بە پێ و سیدانی کە ڕۆژاوەمانگە لە کۆمیسیۆن خۆی لەگەڵانی کە ئێستاکە کۆمیسیۆن نعلانی کردووە بانگەشەی بۆ کردووە نزیکی 3000 دەنگمان هەر بەراورد لەگەڵ ئیستیمارەکانە کەمی کردو. ئەگەر بۆم ڕوونکەیتەوە کەمکردنە چۆنە چکە پێشتر ئێوە لەگەڵ گۆڕان و یەکگرتو و کۆمەڵە بەیانێکتان بڵاو کردو پێتان وابوو کە دەستکایی دەنگەکان کراوە ئەمە یەکێتی لە تۆمەتبار کرا ئێساش هەمان ڕێیتان ینی پێتان وایە لایەنێکی سیاسی دەستکایی دەنگەکانی کردووە؟ نەخێرە بێت تەسەوڕەکەین بە حقیقەت ئەو نەقڵکردنی سمارین و ئەو فۆرمی 1992 ینی لە نەقڵکردنە هەڵی تیابێ یا دەستکاری کرابێ و ئەمەش تەمان تەنها جێتێکی شکێ مەسکاڵی لا بکەین کۆمیسیۆن و دادگایەوە بەجیاڵ مەسەلە یاساییەکە. ئێوەش تانە نەتیجەکە دنیان ئێستا وەکو ئەم کەمکردنی خۆت باسێکی قبوڵتانە یان تانەی لێ ئەدەن و ئێمە سێ ڕۆژ دوای بانگشەی نتایجەکان و کەمڕۆکرا لە کۆمیسیۆنی باڵەبژێردنەکانەوە سێ ڕۆژمان لە بەردەمایەکەوان دوای سێ ڕۆژ دەتوانین ئێمە سکاڵا جێبەجێکەین تەقدیم بکەین بێگومان ئێمە وەسین لەسەر و تام سێ ڕۆژ ئێمە بڕیاری خۆمانە دەین کە سکاڵا تەقدیم بکەینیانە. باشە ئەمە باسی سکاڵا بکرد بەس وەڵامی ئەوت نەدامەوە پارتی ئەم نەتایجانەی قبوڵە یاخود نا ناتوانین ئێستا هیچ بڵێن چونکە لەبەرەوەی بێ لەگەڵ کۆمیسیۆن و بابن ڕێکارە یاساییەکان چۆن ئەوانن کە بڕیار ئەدەن کە فعلەن دەستکاری کراوە یا ساختە کراوە یان هەڵێ لە نەقڵکردنی استیمارەکان. ئەگەر دەستکاری کرابوو ئێوە قبوڵیەکان مسکاڵمانەیە و سکاڵەش بێ کۆمیسیۆن بەرپرسیارە بێت وە مەسایلی دادگا و یاساوان بڕیارەدەن کە دەستکاری کراوە نەکراوە ئەمە سکاڵاوتانی خۆمان تا سێ ڕۆژی تر خۆمان ئیگلاکەینەوە و قسە لەسەرواکەین کە پێشکەشیکەنیانە تێبینمانە بەتاکی دۆ نیگەرانیشی لەسەر کەمکردنەوەی دەنگەکان. نیگەرانەکەتان لە کۆمیسیۆن لایەنێکی سیاسی هەیە کە ئەو تێ دەستکاری دەنگەکانی کردووە؟ ئێمە هیچ لایەنێکی سیاسیمان ئیتیهام نەکردووە بەڵام ئەوەسین تاوەکو نەتایجی سکاڵەکانمان نەکەوێتەوە دەست. خۆش عەبدوڵوهاب عەلی وتەبێژی ئەنجومەی سەکردایەتی پارتی سوپاس. بەڵێ چییە ئەمە ئەو زانیارانە بوو کە وتەبێژی ئەنجومەی سەکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای کرد کە ئەمان تێبینیان هەیە و نیگەرانن لەو نەتایجە پێیان وایە دەنگەکانیان کەمی کردووە دەنگی ئەمان خۆیان دەڵێن زیاترە لەبارەی ئەوەی کە ئەمان ڕازین یاخود قبوڵی ئەو نەتایجە ئەکەن یاخود نادەڵێ لە سێ ڕۆژی داهاتووە ئەمان ڕێی ڕسمی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕادەگەێنن بۆیە تا ئێستا ئەو وەڵامی پرسیارەکەی منی نایەوەتەوە کە ئەمان قبوڵی دەکەن یاخودنا بەڵام ئەڵێ ئێمە چاوەڕوانی سێ ڕۆژی داهاتوون دوجار لەو سێ ڕۆژە بڕیاری نهایی و هەڵوێستی فەرمی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی ئەو ئەنجامانەی ئەنجومەنی پارێزگاکان ڕادەگەێنن. چیا من لەگەڵم بمێنەرە لە گەشتەکانی داهاتوو ئەمەوێت بۆ چوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستانن پێ ڕابگەێنم سەردانی بارگاکانیان نەکەین وەک چۆن هاتوونەتە لای یەکێتی و ببوورە لای پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان. بەڵێ من چاوەڕوانی ئەوەین کە وتەی سەر جەملانەکانی تر لە یەنارتیەوە ببیستین سوپاس بۆ زانیاریەکانت دێمەوە ستۆدیۆ کاکامەران ئیسحاق وەک تێبینیە کرێت لەسەر جەمشارەکانی هەرێمی کوردستان کورسی کۆتاکانە ئایا بەڕێزت وەک ڕۆژنامەنووسێک ڕاچیە لەسەر کۆتاکان و ئایا ئەم کۆتایانە دوجار سەر بە چ لە یەکێک لە لایەنەکانن؟ ئەوە پرسیارێکی زۆر بەجێیە چونکە بەڕێزی ژووری هەڵبژاردننی یاخود مەکتەبی هەڵبژاردننی پارتی زۆر جەخت لەسەرەوە کات کە پارتی دیموکراتی کوردستان هێزی یەکەمی بێڕکابەرە لە حەقەتە ئەگەر بەو پێوەرانە بێت کە ئەو دایناوە ئەوە ڕاست دەکات چونکە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر 12 کورسی هەیە بەڵام ئەگەر سیر بکەین قایمەی کلدانی سریانی ئاشوری یەک کورسیە پارتی دیموکراتی کوردستانە شلامە یەک کورسی هی پارتی دیموکراتی کوردستانە لەو سیانەی تریش کە هی تورکمانە ئەوانیش دادێکتر کورسیەک زیان دوان ئەبات بۆ پێ ئەو ئەبێتە هێزی ڕکابەری یەکەم. ئەمە بۆ خۆی ئاماژەیەکی زۆر گرنگە بەوەی کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کۆتاکانی بە جۆرێک لە جۆرەکان بۆ خۆی بەکارهێناوە ئەویشەوەی هەمیشە دەنگەکانی خۆی خستۆتە پاڵدەنگی ئەوان لیستی بۆ دروستکردن و لیستەکانیشی سەرخستون. ئەمە بۆیە ئەو ئەکرێت بەڵێ پارتی دیموکراتی کوردستان ئەگەر لە هەولێر بەم پێوەرە بێت بەڵێ بێڕکابەرە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت لە هەولێرە لە کاتێکە 654,000 دەنگمان هەیە لە سلێمانی 906,000 دەنگمان هەیە پارتی دیموکراتی کوردستان لە تەرتیبەکە ئەچێتە سێ کورسیەوەنێ بۆیە
من پێم وانە پارتی دموکراتی کوردستان هێزی ڕکابەری یەکەم بێت ئەمە وەکو تێبینێک لەسەر کۆتاکان ئێمە دوو کۆتامان هەیە بۆ مەسیحی لە دووهۆک دانەیەک بۆ ئەرمان دانەیەک بۆ مەسیحی لە سلێمانی دوانیش بۆ مەسیحی لە هەولێر وەسیانیش بۆ تورکمان ئەم کۆتایانە بە حەقەتە پێویستە کۆتای ئاین و کەمینەکان بن نە کۆتای لایەنیشی دیاریکرااو بن بە پێ و زانیارانی کە لە لای من هەیە ئەوەی هەولێر 100% نزیکن لە پارتی دموکراتی کوردستان ئەوەی سلێمانی هیچ نزیکی نییە نە لەگەڵ یەکێتی نیشتمانی لەگەڵ پارتینە لەگەڵ هیچ هێزێک و لایەنیشترا لیستێکە تایبەتە بە بزنەوەی ئاشوریانەکە یونادم یوسفکردنا ئەیبا بەڕێوانەیە و ئەوەندەی منیش ئاگادار بم ئەمانە کار لەسەرەوەکەن کە خزمەتی هەموو پێکاتە و لایەنەکانی شاری سلێمانی بکەن و پەیوەندیان بە هیچ لایەنێکی ترەوە نییە ئەوەی جێ دڵخۆشە بۆ ئێمە ئەوەیە کە کۆتایی مەسیحی تورکمان ئەمانە لە داهاتوودا بەڕاستی کۆتای خۆیان بن نە کۆتایەک بێ حزب کاکامانە کەواتە تورکمانەکان یاخود مەسیح یاخود مەسیحەکان یاخود کلدان و ئاشوریەکان بۆچی قبوڵی ئەویانە کە یەکلای بنەوە لەگەڵ یەکێک لە لایەنەکان لایەنە سیاسەکان ئەوە ئەگەڕێتەوە بۆ خۆیان بەشێکیان دروستکراوی ئەو هێزانن یعنی مەسەلەن قایمەی شلامە یاخود قایمەی سریانی کلدانی ئاشوری پارتی دموکراتی کوردستان بە زۆرە لە زۆرەکان دامی لۆجستیان نکات و دەستی پێوایانەوە لەبەرەوە بە ئۆتۆماتیشی ئەویش بدەنگە خاتە پاڵ هەست بڕیارێک کە با بڵێن فراکسۆنەکە یاخود براوەی پارتی لەگەڵیا بێت بە هەمان شێوە لە دووهۆک و بە هەمان شێوە لە هەولێریش بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە مەسلەی کۆتا خەریکە ئەبێتە مەسلەیەکی زۆر گرنگ و چارەنووساز و کاریگەریکی خراپیشدا ئەنێ لەسەر ئایندەی هەڵبژاردنەکان و گۆڕینی هاوسەنگی سیاسی لە ناوچەکەیە بە بڕوای من پێویستە ئالێتە بدۆزێتەوانێت کە مەسلەی کۆتا کە بە حەقەت تەنها مەسیحی بێ هەتا ئێستا ئەوەشمان بۆ چارەسەر نەکراوە کە کاتێک ئەمە باز لە کۆتای مەسیحی و تورکمانەکەین لە دەرەوەی مەسیحی لە دەرەوەی تورکمان خەڵکیشی تر هەبێت دەنگ بدا بە مەسیحەکە یا دەنگ بدا بە تورکمانەکە و هەتا ئێستا ئەمەش کاری پێکرێت ئێمە ئومێدەوارین لە داهاتوودا هەم لەسەر ئاستی پەرلەمانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی خۆبەڕێوەبردن ئەوە بکرێت بەڵێ دێمە وڵاتان بەڵێ بەڕێزان دەچینەوە شاری هەولێر ئیدریس سادق شارەزای هەڵبژاردنمان لەگەڵا کاک ئیدریس سڵاوت لێبێت تێڕوانینی بەڕێستان لەسەر ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چیەوە تێبینیرکانتان لەسەر کۆی پرۆسەکە لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چییە؟ بناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە ئەمڕۆ کاتژمێر 12 کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانی ڕاگەیاند دیارە ئەو ئەنجامی هەڵبژاردنەکان وەکو دەبینین تا ڕادەیەک جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەرێمی کوردستان و ڕێژەی کورسیەکان تا ڕادەیەک جیاوازی هەیە ئەوەی کە لایەنە سیاسەکان لە هەولێر و سلێمانی و دهۆک کە بەدەستیان هێناوە دیارە کۆی پرۆسەکە بە شێوەیەکی گشتی ئێمە لە سەرەتاوە کە پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە چوو ئێمە تێبینیمان هەبووە لەسەر پرۆسەکە بەڵام لەگەڵ ئەو تێبینیانەی کە هەشمان بووە بەڕێوە چوونی ئەم هەڵبژاردنەی ئەو جارە کە ئەنجامدرا لە 34 تا ڕادێک لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوو هێمن و ئارامتر بوو تا بە هێمنی بەڕێوە چوو. بەڵێ کاک ئیدریس کۆمسیۆن باسی لەوە کرد کە سکاڵا لەسەر هەڵبژاردنەکان نەبووە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەبووە لە شاری هەولێرەوە لە شاری دهۆک ڕای بەڕێستان لەم بارەیەوە چییە؟ سەبارەت بە شاری دهۆک وایە سکاڵامان ئێمە نەبووە بەڵام لە شاری هەولێر سکاڵا هەبووە سکاڵا زۆر تۆمار کراوە لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەولێر سکاڵامان هەبووە و ستاش ئەو ئەنجامەی کە ڕاگەیەنراوە جیاوازە لەگەڵ ئەو ئەنجامانەی کە بەدەست ئێمە گەیشتووە لە ڕێبری کارەکانمان لە وێزگەکانی دەنگدان. بەڵێ کاک ئیدریس جەنابەت وەکەوەی کە شارەزای پرۆسی هەڵبژاردنەکانی و با بڵێن لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کار دەکەی ئایا کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ڕایچیەوە ئایا ئەنجامەکانی قبوڵە؟ ئێمە بەڕاستی نیە ئەو ئەنجامی کە ڕاگەیانداوە جیاوازە لەگەڵ ئەو ئەنجامی کە بەدەست ئێمە گەیشتووە هەرچەندە جیاوازیەکان زۆر نین بەڵام ئێمە
دیراسەکەین دواتر بڕیاری خۆمان نادەین تا ئێستا بڕیارمان نەداوە بەڵام تێبینیمان هەیە و دەنگەکان جیاوازە ئەوەی کە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕاگەیاندووە جیاوازە لەگەڵ ئەو ئەنجامە کە بە ئێمە گەیشتووە لە شاری هەولێر 1249 دەنگمان کەم کراوەتەوە و لە شاری سلێمانی 1367 دەنگمان کەم کراوەتەوە. بەڵێ کاک ئیدریس لەگەڵمان بمێنەرەوە کاک بەکر سدیق ئەوەندەی کە با بڵێن ئەنجامەکانمان بینی لە شاری سلێمانی ئایا هێزەکان ئەو هێزانەی کە با بڵێن براوەی هەڵبژاردنەکەن کامانن ئەتوان بەیەکەوە کە با بڵێن ئیداری خۆجی شارەکە پێک بێنن. من پێم وایە معادلەی نوێ ینی ئاکامەکانی ئەم هەڵبژاردنە لێکەوتەکانی ئەوەیە بەسەر گۆڕان و بەسەری چێتیدا فەرسی دەکا کە تەحالوفکەن لەسەر مستەوای سلێمانی لانی کەمۆم پێم وایە لە دوای ئەم هەڵبژاردنانە وردە ینی زمانی لێدوانیان خاو دەبێتەوە لەگەڵ یەکتری وە سەرەتای زەواجی سیاسی نێوان گۆڕان و یەکێتی نیشتیمانی دەست پێ دەکات و ئەمە کاریگەری دەبێت لە هەولێر چونکە دوجار ئەو مواقفە سیاسیانی کە لە پەرلەمان دێنە گۆڕێ بە ئەمری واقع نقاتی خلافیان ئەوەندەدا دەبەزێ دەچێتە سەر ئەوەی کە من ناڵم بەرەو سفر بڕوا بەڵام تا ڕادەیەکی زۆر کاڵ دەبێتەوە خلافی سیاسیان چونکە لەسەر هەموو هەڵوێستە سیاسەکانی لەمەودا بە تایبەتی لە ڕووی لەناو پەرلەمانەوە بۆ تێپەڕاندنی کۆمەڵک یاسای ئەساسی کە خلافی گەورە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هەیە ئەمە هەڵوێستی سیاسی گۆڕان و یەکێتی یەک دەخا و لە پێشەوە ئینطلاق لە سلێمانی دەکەن و پێم وایە ئەوەندەی ئاگادار بم لە ئێستاوە هەوڵەکان دەستی پێکردووە بۆیە ئەوەی کە هەیە هەردوو لایەن کامی هەڵبژاردنەکان قبول دەکەن و بۆ تەوافق سلێمانی بەڕێوە دەبن و من پێم وایە ئەمە تەسیر لە ئایندەی ئیداری لە هەولێر دەکا و واقع خۆی فەرز دەکات بەسەر پارتیدا کە ئیتر سەرەتایەک بێ بۆ تێپەڕاندنی قۆرەخکردن و قفڵکردنی جوغرافیایی هەولێر و بە تایبەتی هەولێر پێشەوەی بگەینە دۆهۆک و ئەم هەلو مەرج و ئەم واقع و دیفاکتۆی و ئیدارایی نەمێنێ لەبەرەوە پێشبینی دەکەم لە ئێستا بەدواوە یەکێتی گۆڕان لە جیاتی تەشەنوزی سیاسی تەحالوفی سیاسی لەسەر مستەوای کوردستان و عێراق و محافەزاتیش بەڕێوە ببن چونکە لە بیرمان نەچێ من پێم وایە ئاکامی ئەم هەڵبژاردنەکە بەدەر لە هەموو تەحلیلێکی سیاسی لێکەوتەیەکی ئەساسی دەبێت لەسەر مادەی 140 کەرکووک وم پێم وایە لە 4 ساڵی ئایندەدا کە لێرە بەدواوە لەو نقطەیەوە دەست پێ دەکات کە گۆڕان و یەکێتی لێرەوە تەحالوف دەکەن و تەسیر بۆ هەولێر بەجێ دێڵێ لە 4 ساڵی ئایندەدا وای دەبینم کە لەسەر چ بنەمای بڕادوایە کە یەکگرت و ببورایەکێتی و بزوتنەوەی گۆڕان لێک نزیک بوونە یاخۆ تەحالوف لە نێوانیان یەکێک پێش هەموو شتێک بزوتنەوەی گۆڕان هەموو دەنگەکانی لە هەولێر و هەتا 2 کورسی بەرەو لە سلێمانی تا 2 کورسی بەرەو هەولێر ڕۆیشتووە و بۆ ئەوەی ئیسپاتی ئەوە بکە بزوتنەوەیەکی لۆکاڵی نییە و بۆ ئیسپاتی ئەوە بکە کە گۆڕان داوای ئارامی 4 ساڵی ئارامی سیاسی دەکا و پێشتر پشتێکی باشی لەگەڵ پارتی بڕیوە و بۆ ئەوەی ئەم گۆتە بڕەوێنێتەوە کە گۆڕان خەریکە ببێتە پاشکۆی پارتی دەبێت لێرەوە ئینتلاقێک بکە ڕازگۆییەک پیشانی جەماوەری سنووری سلێمانی با بڵێن سنووری ئەم دیوی هەیبە سوڵتان بداتەوە کە گۆڕان بەدوای ینی لە پێناوی بەرقەرارکردنی ئارامی سیاسی 4 ساڵی ئایندە کاک بەکرد با بڵێن ئەگەر یەکێتی و پارتی و کۆمەڵ و یەکگرت و پێکەوە بیانەوێت گۆڕان لە معادلەکە بکەنە دەرەوە خۆیان ئەنجومەنی پارێزگا دروستکەن ئەمە باز لەوە کێکەمەیەکێک لە سیناریۆکان بە شتێکی لەو شێوەیە من پێم وایە سێ هێزیش سەرەکی لە کوردستاندا هەن یەکێتی و پارتی و گۆڕان ئەو سێ هێزە هەر کامێکیان لە بازنەکە بخەیە دەرەوە ئێستقلاڵی سیاسی دروست نابێ و هەر تەحالوفێک ڕووبدا یعنی نە پارتی لەگەڵ گۆڕان بەتەنیا نە یەکێتی لەگەڵ پارتی نە گۆڕان و یەکێتی بەتەنیا ناتوانن استیغنا هیچ کام لێکیان بکەن لەبەرەوە بازنەکە سێ هێزی گەورەی تێدایە ئەم هێزە گەورە زامن ئیستیقلاڵی 4 ساڵی ئایندە دەبن وە پێم وایە تەوافقەکە تا ڕادەیەکی زۆر بەوادیرەکانی دیارە کە دروست دەبێت لە سلێمانی دێمەوەلاتان بەڵێ کاک ئیدریس باس لەوە کرد کە دەنگەکانی کۆمەڵ ئیسلامی کەمی کردووە دەتوانی پێمان بڵێ هۆکارەکانی کەمکردنەوەی دەنگەکان چییە و ئایا ئێوەتانەتان لەسەر چ شتێکەیە؟ دیارە دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی کە کەم کراوەتەوە ئێمە بەوای ئەزانین کە لە ئەنجامی ئەوەی کە لە وێزگەکانی دەنگدان لەلایەن بریکارەکانی ئێمەوە وەرگیراوە کە ئێمە بەراوردمان کردووە دەنگەکان کەمترە لەوە کە کۆمیسیۆن ئەمڕۆکە ڕایگەیاندووە و ئێمە پێمان وایە کە لە ئەنجامی گواستنەوەی دەنگەکان جارێکی ترکە
بۆ فۆرمی 1902 دەنگەکانی ئێمە کەم کراوەتەوە. بەڵێ کاگی دریست دەتوانی پێوەمان پێ بڵێ کۆمەڵ ئیسلامی لەگەڵ کام هێزولایەن نزیکە وەک باسمان کرد و میوانەکانیش باسییان کرد بۆ پێکێنانی حکوومەتە خۆجیەکان لە شارەی هەولێر و لە شاری دۆگ و لە شاری سلێمانی و ئێوە خۆتان لە چۆنی دەبینن لە چ لایەنێکەوە نزیکن؟ دیارە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەر کیانێکی سیاسیش کۆمەڵی ئیسلامی وەکو هەر کام لە کیانەکان ئازادەوە کیانێکی سیاسی سربەخۆیەوە پاشکۆ نیە بۆ هیچ کیانێکی تروە هەر کامیان دەتوانرێت دوایە ڕاگەاندنی ئەو ئەنجامانە لە ڕێگای دانوستانەوە لە نێوان لایەنەکانەوە بە پێی پێویست من بەڕەحەقەت پێم چاکەوە بەلامەوە و پەسەندەکە هەموو لایەنەکان بێن لەگەڵ یەکتری ڕێکەون دەسەڵات لەلایەن یەک کیانی سیاسی قۆرغ نەکرێەوە بۆ ئەگەر هاتوو لایەنەکان هەموو بەیەکەوە بنووەکە وەکو پێش هەڵبژاردن هەمولایەک بەڵێنی خزمەتکردن بەتابەت مەسەلەی ئەنجومەنی پارێزگا زیاتر لایەنە خزمەت گوزاریەکانە کە هەموو لایەک بەڵێنیان بە هاوڵاتیاندا بۆەوە کە خزمەتی شارەکەی خۆیان بکەن خزمەتی پێویست بکەن بە هەموو لایەک دەتوانن دەست لە ناو دەست هەماهەنگ بن لەگەڵ یەکتریدا ئەو هەر کاتێک لە نێوان ڕکابەرەکاندا تەنها لایەنێک دەسەڵاتەکان قۆڕخ کاتن دیارەوە دەبێت ئەنجامەکەی ئەوە دەبێت کە لایەنەکانی تر پشتگوێ بخرێن و گلەیان هەبێ و ئارامی شارەکان وەک پێویست نابێت. بەڵێ بەڕێز ئیدری سادق شارەزای هەڵبژاردنەکان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر سوپاس دەکەین کە لەگەڵمان بەشدار بووی. کاک عەزیز دێمەوە لای جەنابێت مەشهەدی سیاسی لەسەر ئاستی سلێمانی و هەولێر چی لێ دێ؟ ئەوەی کە خوێندنەوە بۆیە بێ خۆی تێبینێ بکەین لەوەیە کە ئێمە سەرقاڵی ناو خۆمانین ینی بەمە هەستەکەی ئەوەندەی هێزە سیاسەکان سەرقاڵی ئەو خەلەلان کە لەناو خۆمانە هەیە سەرقاڵی ئەو خەلەلان نەبوون کە پەیوەندی بە دەرەوە هەیە کە پەیوەندی بە بەغاوەیە زیاتر هەستەکەی ماڵی کوردیە ماڵێکی لێکرازاوە ینی ئەگەر بەمە تێبینی بەواکەین کە لەم نەتیجەیە هەستەکەی هەمووی ئەڵێ من غەدرم لێکراوە هەستەکە هەمووی ئێوێ دەنگی زیاتر بێنێ لەناو شارەکانی کوردستانە بۆ دەرەوە یان بۆ بەغدا هەستەکەی دەنگەکە زیاتر ئەوە نەبوو. ئەوەی کە من تێبینیەکەم لەمەیە ئەرکیشی زۆر قورس ئەکەوێتە سەر بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە پێکێنانی حکوومەت بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتیا پێ حکوومەت پێگەێنێ بەڵام بۆ پارێزگاکان لە سلێمانی ئەبێ لەگەڵ یەکێتیە ئیتفاقی سیاسی بکە کەواتە پێشتر لە پێکێنانی حکوومەتدا یان بۆ پێکێنانی هەر دەسەڵاتێکی لۆکاڵی لەبینی یەکێتی و پارتیا ئەرکیشی زۆر ئاسان بوو پۆستەکان دابەشەکران هەرێکە و لە هەرێمی دیاریکراوی خۆی چێ وەزیرە و چێ بریکارەکەیەتی و زۆربەی ئەرکەکان هەر لە سلێمانی جێبەجێکرانەوە زۆربەی بریکارەکان ناگەڕانەوە بە هەولێر هەر لە سلێمانی ئەرکەکانی وەکو وەزارەتی ناوخۆ وەکو کۆمەڵی وەزارەتەکان بەس ئێستا ئەرکی بزوتنەوەی گۆڕان ئەرکیشی زۆر قورسە بۆ نمونە تۆ بتوانانی لە یەک کاتە پێکێنانی حکوومەت لەگەڵ پارتیا بۆی حکوومەت پێکبێنی وەسەرۆکی پەرلەمان و ئەو وەزارەتانی کە وەری ئەگری کە لە ئایندە نەتیجەکەی دەرەخەوێت لە هەفتەی داهات و لە مانگی داهاتوە تر بە شێوەیەکی گشتی حکوومەت پێکەندرێ و ئەرکەکەی تریان بریتیە لە پێکێنانی ئەنجومەنی پارێزگاکان کە لەم کاتەیە بزوتنەوەی گۆڕان پێویستی بۆی لەگەڵ یەکێتیان مامەڵە بکە واتە هێزێکت هەیە لە یەک کاتە ئەبێ پێیەکی لای پارتی دموکراتی کوردستان بێت کە چونکە بۆ پێکێنانی حکوومەت پێویستی بەم هێزە هەیە و پێیەکی تری لای یەکێتی نیشتیمانی کوردستان بێت کە ناتوانێت لە دەرەوەی معادلەکە بخاتە دەرەوەی معادلەکە و کاک بەکر باسی کە چونکە لە سلێمانیا گۆڕان و یەکێتی دەنگی زۆرینیان هەیە هەر هێزی لەم هێزانە بچێتە دەرەوەی هاوچێشەکە دەنگێکیان سەرێشەیەک دروستەکە کاتە دەپرسم کاتە کاریگەریەم ئەنجامانە لەسەر ئەدای پەرلەمان ئەبێ و لەسەر ئەدای حکوومەت دروستە بێ و لەسەر ئەدای حکوومەتە خۆجیەکانیش دروستە بێ بێگومان وایە بەڵێ بێگومان من تەسەورەکەم کاریگەری زۆر ئەو تۆی دروستە بێ ینی ئێستا درزێکی زۆر گەورە دروست بووە ینی تەسەورەکەم ڕێکەوتن بۆ دوو هێز زۆر ئاسان بوو ئێستا بۆتە سێ هێز و چوار هێز جیاواز ینی هەستەکەم دەبێت ڕێ بکەوی هەستەکەم کورد ئەزمونێکی کەمی لەگەڵ ڕێکەوتنا هەیە بۆیە حکوومەت لە ماوەی 8 مانگە پێک نەهات لەبەرەوەی ئەم هێزانە بەردەوام ینی شۆکێک دروست بوو لە کۆمەڵگەی کوردیا چونکە دوو هێزی سەرەکی کورسیەکانیان دابەشە کرد و پۆستەکانیان دابەشەکە ئێستا بۆتە سێ هێزی سەرەکی و یەکگرتوو کۆمەڵیش بە هەمان شێوە کورسی خۆیان هەیە ناکرێنە دەرەوەی معادلەکە بۆیە بۆ ئەمە پێویستن بە دانیشتن هەیە پێویست بە گفتوگۆ هەیە کە هەستە کەم هەرێمی کوردستان لە 23 ساڵی ڕابردووە ئەزمونێکی زۆر کەمی هەیە لە شەڕی ناوخۆیە ئەزمونی هەیە لە گەندەڵیە ئەزمونی هەیە بەڵام لە دانیشتن و گفتوگۆ و ڕێکەوتنە ئەزمونێکی زۆر کەمی هەیە کە ئومێد دەکەم پێکێنانی حکوومەت بە زووترین کات پێک بێنرێ و ئەنجومەنی پارێزگاکانیش کە بە تایبەتی لە سلێمانیە تۆزە سیراعەکە قورسترە ئەم هێزانە بتوانن دانیشتنیی عقلانی بکەن بۆی پارێزگاکان بە شێوازێکی زۆر عقلانی بتوان ینی پارێزگا پێک بێت و بە هەر اتفاقێک بێ بتوانن ئەنجومەنی پارێزگا پێک بێنن. بەڵێ زۆر سپاس
کاک بەکرد لە سەرەتای با بڵێن پرۆسی هەڵبژاردنەکەەوە هەر هێزە و جۆرێک لە با بڵێن سینناۆی دانا کە بۆ نمونە گۆڕان دەیوت لە شاری سلێمانی یەکەمە میکێتی دەیگوت لە کەرکوو یەکەمم بۆ نمونە پارتی دەیگوت لە دهۆک یەکەمم ینی مەبەستم لەوەیە کەس کۆمەڵک سینناریۆی یەکەمبوونی هێزەکان منبینی و ئایا لەگەڵ ئەم ئەنجامانە یەک ئەگرنەوەەوە ئایا ئەوە دروستە کە بۆ شێوەیە ئەنجامی هەڵبژاردنەکان مەسەلەن لە کۆتا هەڵبژاردنەکانە تێگەین کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر مستەوای گشتی هەرێمی کوردستان یەکەمە ئەم جۆرە لە سینناریۆ لای بەڕێزت چی دەگەیت من پێم وایە نەتیجەی ئەم هەڵبژاردنە دڵخۆشکەرە ڕەغمی هەموو کەم کوڕەکانی کە هەیە چونکە بۆ یەکەم جارە لە کوردستاندا دوای زنجیرەیەک هەڵبژاردن لە کوردستاندا هێزێک کە تاکو ئێستا بە یەکەمی هێناویەتی لە هەڵبژاردنەوە تا ئێستا کە پارتی دیموکراتی کوردستانە من ئەمەم ینی ئەوە نییە مەس بێ بە پارتی بەقەد ئەوەی کە مەبەسمە ئەو حقیقەتە باسکەم کە ئێستا گۆڕانێک لە معادلاتی هەڵبژاردنەوەکانی هەڵبژاردن ڕوویدا ئەویش بۆ یەکەم جارە پارتی کورسەکان و دەنگەکانی دادەبەزێ بەڕاستی ئەمە کاریگەریی باش لەسەر ینی لێکەوتەیەکی گەورەی دەبێت لەسەر مستەوای حکم و سیستەمی سیاسی لە کوردستاندا نقطەی دووەمەوەیە من پێشبینی دەکەم ئەم ئاکامی ئەم هەڵبژاردنانە ئەمە ئاکامێکە بە شێوەیە کە ئیستقراری سیاسی پێش هەموو شارێک بۆ سلێمانی دێنێ چونکە بە ئەمری واقع ئەم دوو هێزە دەکاتەوە دوو هێزی هاوپەیمان لەگەڵ یەکتری چونکە هیچ کام لە هێزەکە ناتوانێت تحملی مەسئولیەتی تێکدانی ئەمنیەتی ئەم شارە بکە نەیەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بۆیە ئەوەی کە با بڵێن لێکەوتەی خراپ پێشبینی دەکەم لەم هەڵبژاردنە ڕوودا ئەوەیە کاتێک کە ئەجندەی وڵاتانی ئەقلیم لە ناو کوردستاندا شەڕ دەکەن تەسیرەکەی لەسەر هەولێر بەجێ بهێڵێ لەبەر ئەوەی لە هەولێر پارتی دموکراتی کوردستانیەکێکە لە دەنگە زۆرەکان ئەگەر بە دوای تەوافقدا نەگەڕێ لەگەڵ یەکێتی گۆڕان و سیستەمی ئیداری خۆزیەیی بەش نەکا لەگەڵیان من پێم وایە ئەو سیاسەتی کە ئێستا لە وڵاتانی ئەقلیم لەسەر کوردستان و لەسەر مستەوای عێراقی کوردستانی شەڕ دەکەن پێم وایە لێکەوتێکی خراپ لەسەر هەولێر بەجێ دێڵێت چونکە ئەم هەڵبژاردنانە معادلەی مادەی 140 دێنەوە ناو معادلەی سیاسی چونکە ئێستا ئەجندەیەکەیە دەیەوێت کوردستان بە ناوی سربەخۆبوونی کوردستانەوە هەنگاو بنێ کە ئەمە بۆ خۆی کۆمەڵێک شێماسی و نوقسانی هەیە و ئەجندەیەکەیە دەڵێت لە ڕێگەی جێڕانەوەی با بڵین ناوچەکانی ژێر مادەی 140 ئێمە وڵاتێکی خۆش گوزەران دروستکەین بە هێمنی هەنگاو بەرەو سربەخۆ ئەم دوو معادلە شەڕ بزوتنەوەی گۆڕان و یەکێتیە و ئەمە نقطە خلافی پارتی و هێزەکانی ئەم دیوی هەیە بە سوڵتانە بۆیە پێشبینی دەکەم ئەگەر ئەجندەکانی ئەقلیم لەسەر کوردستان ئەم شەڕە خەز بێتەوە پارتی و لەلایەک و یەکێتی گۆڕان پێکەوە زۆر بە زەحمەت بتوانن لەسەر هەولێر دێمە وڵەتان بەڵە بەڕێزان دەچینە شاری هەولێر بەڕێز هێمن ئەسکەندەر ئەندامی مەکتەبی هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامی لە شاری هەولێر لەگەڵمانە کاکێ هێمن سڵاوت لێبێ یەکگرتووی وەکو ئۆک با بڵین مەکتەبی هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامی چۆنە ڕوانە ئەنجامی کۆتای هەڵبژاردنەکان و ئایا ئەنجامەکانتان قبوڵە؟ کاگە من گوێت لە منە بەنای خۆی بەخشندەی میهرەبان بەڵێ بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە تۆ و لە میوانە بەڕێزەکانی شێت گوێت لە من بوو کاگە من پرسیاری ئەوم کردەوە دەرەنجامی هەڵبژاردنەکان تا قبوڵە بەڵێ گوێم لێیە ئێمە ئەنجامەکان 2000 لە کۆتایی هەموو پرۆسەیەکن لە کۆتایی پرۆسەی هەڵبژاردن ئێمە ئەنجامەکان قبول دەکەین ئەوە معنەیەوانەیە بە ئەنجامەکان رازین ئێمە ناڕازین بە ئەنجامەکان و گلەیمان لە کۆی پرۆسەکە هەیە هەر لە سەرەتای تحدیثی سجلی ناخبین تا دەگاتە مەوزوعی کارتی ئەلکترۆنیەکە کاکێمەتریەکە تا گەیشتە ڕۆژی دەنگدان دو فەرز و تا ئەو ڕۆژکە نەتیجەکەی ئەلان کرێ ئێمە لە کۆی پرۆسەکە ناڕازین و لە هەر قۆناغی لە قۆناغەکان گلەی خۆمان تۆمار کردووە. بەڵێ کاگێ من جەنابەت باست لەوەکەیت کە مەرج نییە بە ئەنجامەکانیان ڕازی بن و با بڵێن بەڵام بزوتنەوەی گۆڕان ئەنجامەکانی قبول نییە کاتە ئێوە ڕاتان چۆنە؟ بەڵێ وەکو گوتم ئێمە بە ئەنجامەکان ڕازی نین و ڕەنگە لەو یەک دوو ڕۆژەی داهاتوو لێژنەی باڵای هەڵبژاردنەکان یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆ دەبێتەوە ئەو کاتی بڕیاری خۆی دەدا ئایا تەعاان لە نەتیجەی هەڵبژاردن کاتە کاگێ من هێشتا دیار نییە کە ئەنجامەکانتان قبوڵە یاخودنا کەواتایەوە هێشتا دیار نییە کە یەکگرتووی ئیسلامی ئەنجامەکانی هەڵبژاردننی قبوڵە یاخودنا
عزیزەکەم ڕوونە ئێستا ئەنجامەکان پێی ناڕازین. ئێوە لەسەر چ شتێک لە پرۆسی هەڵبژاردنەکە ناڕازینەوە خود ئێوە تانەتان لەسەر چ شتێکی پرۆسەکە هەیە؟ بەڵێ هەر بۆی بۆ تۆ بۆ بینانیش ڕوون بیتەوە بە تایبەتی نەتیجەکەی هەولێر و ئەوەی سلێمانیش کە لەوێوە نزیکەی 100 تا 100 و هەندێک سندوق نەتایجەکەی دیار نەبوو سکاڵە لەسەر تۆمار کرایەوە لێرە لە شاری هەولێریش ئێمە 340 سندوق لە سندوقەکانی ئەنجومەنی پارێزگای هەولێر چارە نووسی دیار نەبوو 6 حیزبی بەشداربوو لە هەڵبژاردنەکان بە تەڵەبی ڕسمی داوامان لە کۆمسیۆن کرد چارە نووسی ئەوەندە سندوقە دیاری بکە لە ماوەی 24 کاتژمێر ئەوە باسی ڕۆژی یەکشەم و دووشەمەی سەرەتای ئەم هەفتەیەمە دوای ئەوەی کە بۆ جاری دووەم داوای نەتایجمان لە کۆمسیۆن کردەوە بڵێن فۆرمی داتاکان کە لە مرکز ئیدخال بەیانات ئیشی لەسەر دەکرێت کۆمسیۆن دیسانەوە بە نەقسی نزیکەی تا ئێستا لە هەولێر لە لای ئەحزاب چارە نووسی 240 سندوق دیار نییە ئەو 240 سندوقە تقریبا ئەگەر بەلایانی کەم جارانی 300 دەنجی کەین نزیکەی 6,000 دەنگ بەسەرەوەیە چارە نووسی دیار نییە ئەمە خۆی گومانێکی گەورە دروست دەکە لای هەموو قوارەکانی بەشداربوو لە هەڵبژاردن کە ئەو ئەنجامانەی ئێستا دەرچون ئەنجامی ناواقعین و ئەنجام ئەو ئەنجامانە نین کە ئەحزاب لەوە پێش لەلای بووە ئێمە بەپێی ئەو داتانی کە لە داتابیسی خۆمان لە ڕێی چاودێرەکانمان و لە ڕۆژی دەنگدان بۆمان گەڕاوەتەوە لە سەروی 35,000 دەنگمان هەبوو طبعا ئەو ڕقەمە کۆتا ڕقم نەبوو چونکە لە هەندە شوێن هەبوو بریکارمان نەیتوانی بگاتە شوێنەکە لەبەر دووری و هەندە شوێنی مغڵق هەیە کە بریکارمان لی نەبوو چاوەڕێ بوون نەتیجەکان لە سەروی 35,000 دەنگەکەبی بەڵام ئێستا کۆمسیۆن لە شاری هەولێر باسی 27,000 دەنگ دەکا یعنی ئەو دەنگەکی زۆر کەمن بەنسبەت ئەوەی کە ئێمە لە لامان بوو لە مەکتەبی هەڵبژاردن کەواتە کاکێ من کەواتە ئەو فەرقی چەند هەزار دەنگەی کە باست کرد کێ لێی بەرپرسەکە ئەو چەند هەزار دەنگەی یەکگرتووی ئیسلامی کە دیار نییە بەرپرسی یەکەم کۆمسیۆنە چونکە 2000 ئەو ئیدارەی پرۆسی هەڵبژاردن دەکا ئەو تعلیمات دەردەکە ئەو عەد و فەرزی دەکا ئەو نەتایجەکانی ئەلان دەکا ئەویش بەرپرسە لەوەی کە چارە نووسی دەنجی هەموو ئەحزابەکەن وەکو خۆی پێشکەش بکە و بەپێی یاساکانی کۆمسیۆن دەبوو لە ڕۆژی دەنگدان وەرەقە بدرێتە بریکاری کیانە سیاسیەکان تا دەنگەکان بێننەوە ئەوەیان نەکرد گوتیان کاکە بە سیدی پێتان دەدەن بە سیدیەکان دوجار سیدیمان وەرگرتیە کە فۆرمی نەتائجی لەسەرە تا بەراوردی بکەین لەگەر ئەو نەتائجانێک کە دەردەچی ئەوی کە لە لای خۆمانە تا ئێستا فۆرمەکان بە نەقسی لە دەست ئەحزابە ئەوە هەمووی گومانمان لا دروست دەکە کە ئەو نەتائجانە وەکو پێویست نییە و ئێمە نایشارینەوە بەجددی لە مرکزی ئیدخالی بەیانات گومانمان زۆرەکە نەتائجەکان وەکو پێویست ئیدخال نەکرێن یان دەستکاری بکرێن یان هەڵەی زۆری تێدا بکرێت چونکە ئێمە یەک دوو جار کە سەردانی کۆمسیۆنمان کرد وەکو خۆمان بەتەنیا یان لەگەر ئەحزابی تر ئەوانش گلەیان لە فەرمانبەرەکان هەبوو کە وەکو پێویست لە ڕاهێنانەکان بە دقت تەعاملیان نەکردووە لە ڕۆژی دەنگدان لە کۆتایی پرۆسی دەنگدان کاتی عەد و فەرزی دەنگەکانیان کردیە ئەخطای زۆری تێدا بووە بۆیە ئەوانیش ئەو چارەنووسی ئەو 340 سندوقی کە نەتائج لای کۆمسیۆنیش نەبوو خستیانە ئەستۆی فەرمانبەرەکان کە لە ڕۆژی دەنگدان وەکو پێویست خیبریان نەبووە لە کردداری هەژماری دەنگەکان. بەڵێ سوپاس کاکێ من بەڵە بەرەزان دەچینەوە شاری سلێمانی پەیامنێرمانی من مەحموود لە شاری سلێمانی لە مەڵبەندیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی لەگەڵمانە بەڕێز لەتیف شێخ عومەر بەرپرسی مەڵبەندیەک هێ من سڵاوت لێبێ دەکرێت لە میوانەکەت بپرسیت ڕای بەڕێزیان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکە چۆنە و ڕای ئەوانمان پێویست بەڵێ چی ئێستا من لە بارگای مەڵبەندیەکی یەکێتی نیشتیمانی کوردستانم لە شاری سلێمانی ئەم شوێنی بنیتیان بەردەم نووسینگەی بەرپرسی مەڵبەندیەکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمانەوێت ڕای یەکێتی وەربگرین لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای شاری سلێمانی کاک لەتیف ئەگەر یارمەتیمی بێتە ئەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەم ئەنجامانە وەرگرتووە مەبەستمێ پێی ڕازی یاخودنا ئێمە لە هەموو هەڵبژاردنەکانە یەک پرینسیپمان پاراستووە و هەمیشە وتومانە ئەو هەڵبژاردنانەی کە داخلی بین لە سەرەتاوەڵین ئەنجامەکانیمان قبوڵە بەڵام ڕەنگە سکاڵەمان هەبێ ڕەنگە تانەمان هەبێ و مەسەلەیەکی یاساییە بەڵام لە هەموو دنیاشا وایە کە هەڵبژاردنێک داخلی بووێ بێ ئەنجامەکانیت قبوڵ بێ ڕووبیان وهێنانەوە بەڕاستی گەڕکردنە و بۆ هێزی سیاسی نەشیاوە ئێمە لە هەڵبژاردنەکانی پێشووترا هەستمان کردووە و دلیلی قاتعیشمان هەبووە کە
غەدرمان لێکراوە ساختەکاریمان کراوە بەڵام لەبەروی دەنگکارمان کەمی کردووە پێمان شوورەیی بووە بە کەمیمان زانیوە بۆ خۆمان بیان و بیگرین و بڕووبیان و بینەوە بە شەهامەتەوە ئەنجامەکانمان قبول کردووە. ئێستا بزوتنەوەی گۆڕان ئەنجامەکانی ڕەتکرێتەوە قبوڵی نییە بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێ ئێمەش تێبین و گلەیمان هێنن ئەنجامەکان لایەنێک ئەگەر خۆیان دەڵێن بەڵگەیان هەیە لەسەرەوەی کە ساختەکاری کراوە مافیەوەی نییە سکاڵە تۆمارخیان مافیەوەی نییە زۆر جار ئەوترێ ئێوە تۆماربارەکەن بەو تەزویراتی کە باسەکرێت ئێمە ئەو لایەنی کە مافی سکاڵا ئەین بە لایەنشی سیاسیە ناینە کۆمیسیۆن ڕێوشێنی یاسایی خۆی هەیە و چەند ڕۆژێکی داناوە بۆ تاناو سکاڵا و هەر قوارێکی سیاسی بە ئێمەشەوە بۆ هەیە گەر سکاڵا و ڕخنەیە و گلەیەکی و تانەیەکی هەیە پێشکەشیکە بۆ تۆمەتبارکردنی ئێمەش بە تەزویرکردن ئەوە محکەمەی تەمیز هەیە ئەوە کۆمیسیۆن هەیە ڕێوشێنی یاسایی خۆی هەیە و هەموو کەسێکی ئەتوانێت دڵنیا بێتەوە لەتیف لە هەولێر و لە دووەک ئێوە سکاڵاتان هەبووە بۆ لە سلێمانی نەتان بووانی بۆ نمونە ئەوترێکێتی لە هەولێر و دووەک سکاڵای هەبوو و نەتایجەکانی پێ باش نەبووە پێی وا بۆ کە ساختەکاری کراوە لە سلێمانی ئەوەی من بزانم ژمارێکی زۆر سکاڵامان هەبووە ئەوە کاری دەستگای هەڵبژاردن و وردەکارێکی ئەوانەی زانن ئەتوان لەگەڵەوانە قسە بکەن بەست ئەوەی کە من لە عمومیات ئاگادارم ژمارەیەکی زۆر لە پرۆسەکە سکاڵامانێ بۆ زۆریشی بە ئەنجام گەیشتووە داواکاری لایەنەکان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی بۆ ئەگەنە و قەناعەتی کە ئەمە بڕووبیانەوە و ئەمە بیانوگرتنە بە لایەنێکی تری سیاسی ئێمە پێشتر تەجروبەیەکی تاڵی گەلە کۆمیچی سیاسیمان چەشتووە لە 22 نوێ و لە قۆناغی پێش ئەوە شاو لە دوای ئەوش هیوادارم ئەمە بەشێک لە پاژماوەکانی ئەوە نەبێ هەرچەنە قۆناغە بەسەرچوو بە نسبەتێکێتیەوە ئێستا بۆنە لە سلێمانی بزوتنەوەی گۆڕان ئەڵێ ئەنجامەکان ڕەتەکەمە قبوڵی نییە ئێوە لە هەولێر کە باس تەزوراتانە کرد هەمان ڕێیتانەیە لە هەولێر نەتایجەکان قبوڵەکەن ئێمە من پێم وتی کە باسی قبولکردنم کرد بۆ هەموو کوردستان باسم کرد و بۆ هەموو هەرێم باسم کرد و لە هەڵبژاردنەکانی پێشوە هەروامان کردو ئێمە یەکێتی هەویەتەکەی وایە چۆ هەڵبژاردنەوە ئەنجامەکەی قبولە بە سکاڵەوە بە و تانانشکە هەیەی ئەگەر پێشتر باسی هەڵپەیمانیمان کردی ئەتانوت ئەبێت چاوەڕێماکەن تا نەتیجە ڕاگەێنرێ ئەوە نەتیجە ڕاگەێنرا دەچێتی لە چ لایەنێک و نزیکە بۆی ئەو هاوپەیمانی بکە بۆ حکومەتە خۆجیەکان بۆ جومەنی پارێزگا بەڵێ ئەگەر مەبەستە سلێمانیە لە سلێمانی هیچ لایەنیشی سیاسی قوارێکی سیاسی پەنجازایدێکی نێناوە هەمووی پێویستی بۆیە کە تەوافقاتی سیاسی بکە و ئێمە دەرگاکانمان کراوەیە بۆ تەوافقاتی سیاسی و هەر لە ئێستەوە خەریکی ئەوەین کە لەگەڵ چ لایەنێک بۆ چۆن و بچ شێوەیەک تەوافقاتی خۆم بکەین ئێمە ئارامی شاری سلێمانی لەسەر و ئەولویاتەکانمانەوەی و بە دوای ئەوەین کە ئەم شارە وەختی وی هاتووە بە ئارامی بەبێ نیگەرانی لە هیچ چێشی سیاسی ژیانی ئاسایی خۆی بێتە سەر یەکێتی لە چ لایەنێک و نزیکە وەکو نزیکی کە هاوپەیمانی لەگەڵا بکە وەکو لایەن ڕاستە دانوسانەکە لەگەڵ هەموو لایەنەکان بەس لە چ لایەنێک و بە دیاریکراوی نزیکە ئێمە هەموو لایەنەکان بۆ ئێمە وەکو یەکن لە یەک مەسافە لە هەموو لایەنەکان وەستاوین ئێمە هەرچی لایەنێکی سیاسی قوارێکی سیاسی معتەرەف بێ لە وڵاتەیە تعاملی ئەوەی لەگەڵەکەین کە بەشێکە لە پرۆسەی سیاسی و قبوڵمانە بە جیاوازەکانیشەوە ئێستا بەسوودنەوەی گۆڕان 12 کورسی بەدەستێناوە لە ئەنجومی پارێزگای سلێمانی و لایەنەکانی تریش کورسیان بەدەستێناوە ئەم چەند لایەنە کاکاتە 4 لایەن ئەتوانن بەبێ یەکێتی ئەنجومی پارێزگای سلێمانی پارێزگا دیاری بکەن و ئەوت پێ بڵم کە حکومەتی خۆجیەکەم 4 لایەنە دیاریکە بە غیابێکێتی لە سنووری پارێزگای سلێمانی ئەمە شتی وا بێت حکوومەتی کوردستان کە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە داوای ڕێزی نیشتیمانیمان کرد لایەنەکان گەیشتنەوە قەناعەتەی خۆیان گەیشتنەوە قەناعەتی و خەڵکی کوردستان گەیشتەوە قەناعەتەی کە بەبێ یەکێتی نیشتیمانی حکوومەت پێک نایە و زۆر سەبر کرا تاکو یەکێتی نیشتیمانی بەو پێی کە بە دوای سەنگ و قورسایی خۆی و بەدەستی هێنا چۆن ناو حکوومەتەوە پێشمایە لە سلێمانی هەموو کەس زانێ یەکێتی بەشێکە لە مێژووی ئەم شارە بەشێکە لە هەست و نەستی ئەم شارە بەشێکە لە قوربانەکان و ژیانی ئەم شارە شاری یەکێتیە و شاری هەموو ڕەنگەکانە لە پێشەوە شاری یەکێتیە و پێم وانێ هیچ شتێک بە یەکێتی بکرێت لەم شارە ئێستا لە سلێمانی زۆر بە پرسەکان بۆ ئەساسە حکوومەکان بەدەست بە پرسانی یەکێتی لە سنووری پارێزگای سلێمانی یەکێتی لە دوای ئەو ڕێکەوتن و ئەو حکوومەتە خۆجیە هەڵوێستی چێ بێت لە گۆڕانکاری لەو پۆستە حکومیانەیە یاسایەکی ناوی یاسای ئەنجومەنی پارێزگاکانە بە پێوی یاسایە دەسەڵاتەکان تەوزیع کراوە لە بینی پارێزگار لە بینی ئەنجومەنی پارێزگا و حکوومەتی هەرێمیشە ئەو دەسەڵاتانە تەوزیع کراوە ئێمە پێی ئەو ڕێوشێنە یاسایانە هەموو شتێکمان قبوڵە ئەو نەتایجەی سا بەدەستانی ناوە کە 11 کورسی پێتان وا بووە لە هەولێری چەند کورسێکتان بەدەستیان لە دووەکش پێتان وا بوو دەنگی جدید لەمە زیاترە یان بەبەسمی ڕازی بوونەکە لەوەیە کە پێتان وایە هەرۆنتان هێنان زیاترتان هێنا
ئێمە لە 20 نوێ وتمانەوە سەنگی حەقیقی خۆمان نییە بەڵام ئەو مشکلەی خۆمان هەبێ ئێمە خۆمان سەنگی خۆمان بێینەوە بە هەوڵ و هیمەتی کادرەکانی یەشێتی ئەندامان لایەنگران دۆستانی یەشێتی بەشێک لە سەنگەکەی خۆی لە ڕێگەی دەنگانەوە سلمانەوە بە خەڵک سلمانەوە بە دۆستەکانی سلمانیەوە بە منافسە سیاسەکانیشی و ئەمە من ئەمە یەکشت دەربارەی تەزویراتەوە قسەی بکەم ئێمە لە مووسڵ دەنگانمان زۆر برز بۆتەوە لە بەغاش برز بۆتەوە لە کەرکووک هەمووتان ئەزانن چیرۆکەکە چۆنە لە دهۆک دەنگەکانمان برز بۆتەوە ئەگەر یەشێتی تواناوی هەبێ لە دهۆک تەزویری کرد بێ یا لە هەولێر کە هیچی بەدەستەوە نیە یەشێتی لە حکوومەت و لە کۆمیسیۆن و لە هیچ شتێک ئەگەر تەزویری کرد بێ ئەوە ڕاستە لە سلێمانیش کرد بێت ئێوەڵێن هەموو بڕیارێکی کۆمیسیۆنتان قبول و پابندبوونی خۆتان بە ئەنجامەکان بە هەموو ئەوانەوە ڕاگەێنن باشانی لە سنووری پارێزە سلێمانیەگەر و تان و ڕەتکردنەوەی بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تەسەری کرد و گۆڕانکاری لە کورسەکان ڕوویە ئەوەتان قبولەوەش ئەگەر قەنەعەتمان وا بووکەوە محکەمەی تەمیز کردوێتی و کۆمیسیۆن قەراریاوە بەڵێت قوڵمانە پێشتر خەڵکی کوردستان تەجروبەیەکی سەرڕاستانەی لەگەڵ ئێمە هەیە ئێمە لە 20 نۆ زۆر کەمترمان هێن لەوە دلیلی زۆر گەورەمان هەبوو کە تەزویری منەظەم بەرامبەرمان کراوە لە شوێنی کەش تەزویر کراوە بەرامبەرمان بەڵام لەبەر ئەوەی ئیتیهام نەکرین مادەم دەنگەکانمان کورتیەوە بڕووبیانوین و قسەمان لێ نەکرد و بە شەهامەتێکی زۆرەوە دەنگەکانمان قوبوڵ کرد سپاس بۆ لەتیف شەمەند بەپرسی مەڵبەند سپاس بەڵێ من ئەگەڕێمەوە لای ئێوە ئەمە لێدوانی بەپرسی مەڵبەندێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاوکات ئەندامی سەرکردایەتی ئەو حەزبەشە دەڵێت ئەمان ئەنجامەکانی هەڵبژاردنیان قبوڵە بە هەموو پارێزگاکان چکامە خۆی باسی و پارێزگاکانی کرد و ئەو ڕەخنە و تانانیشی کە ئەدرێت لە یەکێتی خۆی دەڵێت ئەمان پابندن بە برارەکانی کۆمیسیۆن و لێرەشەوە ئامادەی خۆیان دەربڕیەوە بۆ ئەوەی کە لەگەڵ لایەنەکانە دانووسان بکەن بۆ پێکەنانی حکوومەتی خۆجەیی ئەمە ئەو زانرێن بوو کا بەپرسی مەڵبەندێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هێنارتی ڕاگەیان بن بەردەوامە بم لە سەردانمان بۆ لای لایەنە سیاسیەکان ئێستا ئێمە سەردانی سێ لایەنی سیاسیمان کردووە کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە لەم سێ لایەنە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕەخنە و تێبینیان هەیە تەنانەت بزوتنەوەی گۆڕان ئەنجامەکانی ڕەت کردەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان پێچەوانی ئەو دوو لایەنە سیاسیە دەڵێت ئەمان ئەنجامەکانیان قبوڵە و بە هەموو ئەنجامێکی تری کۆمیسیۆنیش ڕازی دەبن من بەردەوامە بن لەگەڵتانە هەوڵێم بچمە لای یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی چکە ئەم دوو لایەنە سیاسەشمان ماوە کە ڕێی ئەوانت لەسەر ئەنجامەکان وەربگرین بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی بەڵێ من سوپاس دەچینە لای کاکی من ئەسکەندەر ئەندامی مەکتەبی هەڵبژاردننی یەکگرتوو لە شاری هەولێر کاکی من ئەگەر ئەگات لێ بوو بێت بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی باسی لەوە کرد کە تانەی لایەنەکان بیان و هێنانەوەیە ڕای بەڕێستان لەو بارەیەوە چییە؟ بەڵێ من پێم سەیرە ینی حزب بێ لە بری کۆمیسیۆن وەڵام بداتەوە دیفاع بکە خۆ ئەگەر کۆمیسیۆن دەستگایەکی بە حیساب مستەقلە و کیانی خۆی هەیە و کەسی خۆی هەیە لەسەری بەجواب بێ ئێمە کە گلەی لە کۆمیسیۆن دەکەین ینی پێم سەیرە حزبەکی تر بێ وەڵام بداتەوە لە بری کۆمیسیۆن ئەسڵوای کۆمیسیۆن خۆی بێ دیفاع لە خۆی بکە و دیفاع لە ڕێکارەکانی خۆی بکە ئێمە ینی ئەوە مزداقێتی ئەو قسەی ئێمە دەسەلمێنێ کە کۆمیسیۆن بێلایەن نییە کە لە شاری سلێمانی باسی کۆمیسیۆن دەکەی یەکسەر برادران یەکێتی دێنە سەرخەت و دیفاع دەکەنیان ئەوان لەگەڵت نابن لەوەی کە تۆ طعن لە ئیجراتی کۆمیسیۆن بکەیت بە هەمان شێوە لە هەولێر کاتی کە گرەی لە کۆمیسیۆن دەکرێت طعن لە کۆمیسیۆن دەدرێت برادرانی پارتی دیسانەوە لەگەڵمان نابن یەکێتی دێ لەگەڵمان دەبی لەگەڵ ئەحزابی تر یعنی ئەوە خۆی قەرینەیەکی زۆر وازەحە کە کۆمیسیۆن لە شارەکان سربەخۆنیە و حزبە گەورەکان بە جۆرێک لە جۆرەکان ئیداری دەکەن بە جۆرێک لە جۆرەکان کارمەندەکانی خۆیان دەخزێنە ناو کۆمیسیۆن بێگومانیش کەسێک کە ئینتیمای حزبی هەبی لە کۆمیسیۆن داوام کە دوجار لە بەرژەوەندی حزبەکەی خۆی کارەکان ڕای دەکە و بڕیارەکان دەدا بەڵێ بەڕێز هێمن ئەسکەندەر ئەندامی مەکتەبی هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامی لە شاری هەولێر سوپاس بۆ بەشداری لەگەڵمان بەڵێ بەرەزان دێنەوە لای کاک عەزیز ئەوەندەی ئاگات لێ بێ بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی لە شاری سلێمانی دەڵێت تانەی لایەنەکان بە بیان و هێنانەوە باس ئەکا ئایا خوێندنەوەی بەڕێزت بۆ وتەی بەڕێزیان چۆن بوو؟
خۆی یەکی لە ئیشکالەکان ئەمەیە کە مادام کۆمسیۆن بێمتمانەیی هەیە لەسەر کۆمسیۆن ینی تۆ بۆ لە کۆمسیۆن لە سلێمانی زانی سەربەچی حیزبێکەوە لە هەولێری سەربەچی حیزبێکی ترە ینی ئەمە وای کردووە کە زۆرێک لە بێمتمانەیی دروست بێواتە کۆمسیۆنیشی سربەخۆت نییە بۆی بڕیار لەسەر ئەوە بدا کە لایەنەکان سەر بخەنە سەر سەرین و بڵێن بەیانی نەتیجەکە دەرەچێت و هەمومان لێ رازین ینی هەمیشە زۆرە لە قەلەقی هەیە ئەمە وای کردووە کە بەردەوام ئەم هێزانە گومان لە یەکتری بکەن ینی سێ حەزب لێرە ئێستا چاومان پێ بوو کە ڕۆژنامەنووسی بەڕێز مقابلەی کردوونە هیچیان ناڕازی هیچیان لەسەر خەتەکەی وشیان ڕازیە تەماشاکی ئەمە واکە پێشەوەی کە بڕیار بین ئەمە هیچ هەمووی زیادە بەڵکو تۆ دەبێت بیسپێری بە کۆمسیۆن ئەگەر کۆمسیۆن سەر بەخۆیە کۆمسیۆن ئەگەر سیقەیەکی تەوامان پێێتی نەتیجەکان ئەعلانەکات چێ ڕازیە چێ ناڕازیە ئەمە ئیشکالەکە قوڵەکە لێرەدایە بە بڕای من ئەمە ئیشکالەکەیە کە بەردەوام لەناو دەبینی کۆمسیۆن و لەبینی لایەنەکانە بێمتمانەییەکەیە. بەڵێ کاکازی سوپاس کاک بەکر سەدیق هەمان پرسیار کە بەڕێزت ڕات چی بوو لەسەر ئەو وتی بەڕێز بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی لە شاری سلێمانی کە باسی لەوە کرد قسەی لایەنەکان تانەی لایەنەکان بیان و یانانەوەیە هەموو حیزبێکی سیاسی ئەمەشەر تا ئەو لەحظەی ئێستا نەتیجەی انتخابات با بڵێن ینی ئەعلانی نەتایجی انتخابات دەکرێت هەر حیزبێکی سیاسی بانگەشە بۆ قەناعەتی سیاسی خۆی دەکات یعنی ئەو حەقی خۆیەتی سەرکەوتنی بەدەستێنەوە حەقی خۆیەتی ئەو بەڵام قسەیەکی کرد گوتی ئەوەی کە حەسمی نەتایجی انتخابات دەکات و حەسمی ئەم نیزاع دەکات با بڵێن دادگایە بەڕاستی لەبەرەوە طبیعیە ئەو خۆی بەسەرکەوتوو دەزانێت وا قسە دەکات ئەوە بیانوی شیێنایەوە کە لە 22 چونە نەتایجی قبول کردووە ئەوەی کە گرنگە من دێمەوە سەر قسەی کاک عەزیز بەڕاستی کە گرنگە ئێستا ئێمە لە بەردەمی لەحزەیەکی تاریخیدا نەویش کە ڕۆژی ئیعلانکردنی نتایجی انتخاباتە و چاوەڕێ دەکەین لە مەودووە لە دوای تێپەڕبوونی ماوەی یاسایی تەعونی انتخابی دوای ئەوە کە نەتیجەکان مەرحەلەی باد وەردەگرن ئیتر لایەنەکان دەکەونە ناو مفاوەزاتەوە پێکەنانی حکوومەتی مەحەلی و لە مەودووە ئەوەشمان لە بیر نەچێ ئێستا ژنێکی تەفاوزی دروست بووە لەگەڵ بەغدا ئەوەی کە گرنگە لە مەودووە من پێم وایە نە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە مەودووە وا دەمێنێتەوە و نە لە کوردستان لە مەودووە بەشێک دەبێت لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی بەغدا و پێم وایە لە مەودووە یەکێک لە ئەجندەی سیاسی لایەنەکانەوە دەکەوێت دەکەونە ململانێ لەسەری سۆنێتی تەشکیلکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە و کردنی بە هەیئەتێکی قەزایی بەڕاست. بەڵێ کاک کامەران ڕای جەنابەت لەو بارەیەوە چیەوە ئایا بزوتنەوەی گۆڕان بۆ بزوتنەوەی گۆڕان باشتر لەگەڵ کێ بێت بۆی کە ئیداری مەحەلی خۆجی با بڵێن لەگەڵیان بڵێن هاوپەیمانی لەگەڵ ببەستێ بەڵام بە کورتی ئەزمموی 4 ساڵی ڕابردوو لە هەڵبژاردن و لە ئۆپۆزیسیۆن بوونی چەند لایەنێک لە هەرێمی کوردستانە ئەوەی نیشاندا کە ئیتر ئەگەرێک هەیە کە بەڕاستی ئەمڕۆ ئۆپۆزیسیۆنی بەیانیم بتوانانی بچیتە دەسەڵاتەوە ئەمە مای دڵخۆشکەریە بەڕاستی ئەوەی کە وەکو بزنەوەی گۆڕان ئەوە خۆی ئەتوانێت بڕیار لەسەر ئەو بدات لەگەڵ چ لایەنێکە بێ بەڵام وەکو نۆرمی سیاسی لە حقەتە ئەوەی کە کردوێتی بزنەوەی گۆڕان بە حکمی ئەو استحقاقێکی هەیە بوو لە انتخاباتی هەرێمی کوردستانە لە 29 هێزی دووەمی براوی انتخاباتەکان بوو لەگەڵ ناچار بوو لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە هێز یەکەمی براوە بوو حکومت پێک بێنێ پێم وایە بۆ ئەمە ڕایەکە پێم وایە بۆ ئاستی سلێمانیش ڕەنگە ئەو بە باشترین ڕێگە بێت کە لەگەڵ هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە براوی دووەمی سلێمانیە هاوپەیمانێتێک پێک بێنێ بۆ بەڕێوەبردنی شارەکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان کامەرانی حسابپەری ڕۆژنامەنووس وهەروە عەزیز ڕەوف ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی و زۆر بەڕێز بەکر سەدیق مامۆستای زانکۆ و سپاس بۆ پەیامگەرانمان لەسەر جەمشارەکانی هەرێمی کوردستان و بۆ هەموو ئەو میوانە بەڕێزانەی کە لەگەڵمانە بەشدار بوون لە ڕووماڵێکی تایبەتی کەناڵی NRT کە تایبەت بوو بە ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە کۆتاییمە بە ڕووماڵەکەمانێ ناو خواتان لەگەڵ.